وتوێژ لەگەڵ مامەقالەی دەباغی لەسەر کۆمەڵی ژێکاف و سەردەمی کۆماری کوردستان لە لەندەن ڕۆژی 16 مانگی مارشی ساڵی 1998 لە ماڵە کچی مامەقالەی لە لەندەن. مامەجان با پرسیارەکەم وا دەست پێ بکەم تۆزێک لەسەر خۆت چۆن خەڵکی کوێی لە کوێ لەدایک بووی و ئەوانە دەست پێ بکەین فەرموو. من لە شاری سەقز لەدایک بووم، بەنەماڵەمان ئەسڵەن بانەین، زۆر لە مێژ بوو کە هاتبووینە سەقز و هەر لەوێش گەورە بوون تا ساڵی 1320 کە وەسعی ئێران بەواستەی ئەوە کە هێزەکانی بریتانیا و سۆڤیەت لە شمالی جنوبەوە هاتن، وڵاتی ئێمە بوو بە ناوچەیەکی عەشایربازی. حەمە ڕەشیخان بانەیی هات و سەقزی گرت و لە سەفەری ئەوەڵا زۆر بەخۆشی بوو، دوایەوە ئەرتش هجوومی هێنا و بانەیەکان چوونە دەری شار و دووبارە هێرشیان هێنا و لە ئاکامی ئەوە دوو دەبعە سەقز تاڵان کرا و بەواستەی ئەوە ئێمە ماڵمان هاتە بۆکان ساڵی 1920 لە 1321 کە هاتی لە بۆکان وەسعی ئێمە وا بوو، هەم دەستڕۆیشتوو بووین، دەوڵەمەند بووین و هەم بەواستەی ماڵی حاجی میرزا ڕەحمەتی شافعیەوە، ماڵی عەلیاغی ئەمیر ئەسعاد کە ئەو وەختە ڕئیس عەشایری دێموکری بوو، فەرمانداری مەهاباد بوو، هین زۆر باشمان بۆ هات بەواسطەی ئەوە کە خزمی خۆمان لە سلێمانی ئەوانش بوو، شناسمان بوون، کاسبی لەوێ یەکجار ڕەونەقێکی عەجایبی پەیدا کرد. بازرگانانی خەڵکی سلێمانی و پێنجوێن و هەڵەبجە و ئەوانەی تر بەجارێ سەدی 90 ئەو جنسانش ئێمە دەمانکڕی، بەڕەحمەت بێ حاجی متەلیبی یوسفی و میرزا ئەحمەد ئەمینی موعینی و میرزا ئەحمەد ڕەسووڵی گاراژدار و ئەوانە دۆستی قەدیمی بابن، ئەوانە کە دەهاتن جنسەکان ئەکڕی و ئەیانبرد بۆ تەورێز. لەو هاتوو چووە یەک دوو جار میرزا ئەحمەد ئەمینی شەرەفیش هات، چون بنەماڵی ماڵی مازووجی لەگەڵ ئێمە لە قەدیم و تێکەڵ بوون، هەمیشە لە ماڵی ئێمە دەبوو. هەروات لە زمنی قسە منیش نەختێ پڕشۆر بووم، جەوان بووم، دیوانی حاجی قادری کۆی و ئەوانەشم خوێندبووە. میرزا ڕەحمانی معروفی خزممان کە لە سلێمانی بوو، ئەو لە زمانی ڕەزا شای شاهەر یەک دوو دەبعە هاتوچووی کرد بوو، هەستی کوردایەتی لە منە پەروەرشدا بۆ ساڵانی 21 جا ئەو میرزا ڕەحمانی معروفیە هەر ئەوەیە کە مامۆستا هەژاریش وەختێک کە هاتن بۆ عێراق، ئەوە هەژار لە ماڵی ئەوان بوو، خۆی ئەڵەیە کە میرزا ڕەحمانی معروفی منی هەڵشێلا و تینی کرد. لە ئەسەری ئەوان و من ئەو شێعرانە مەخوێن و هەستم بوو، من نەمزانی ئەمە من ماوەیەکە لەژێر چاودێری کۆمەڵی ژێکافام، نێشمەزانی کە کۆمەڵە هەیە. قاعدە وا بوو ماوەی 3-4 مانگ لەژێر چاودێریە ئەبوو بزانێ هەڵس و کەوتی لەگەڵ خەڵک چۆنە، مەردومدارە، دەمەوەرە، ناتقە، قسە کات، بزێوە. ئەو وەختە وەسعی عەشایری بوو، ئەبوو دەستکەرەوە بوایە بۆ ڕۆژی تەنگانە. ئەوە میرزا ئەحمەد ئەمینی شەرەفی تۆ لە ژێر چاودێری نابوونە؟ لە بەهاری 22 وا تێگەم یا بەر لە پەڵەی بەهاری بوو یا دوای پەڵە کە من چوومە مەهاباد. سدیقی حەیدەری بەڕەحمەت بێ دوکانێکی بوو، کتێب و وەسایلی خەڕازی و شتی ئەفرۆشت، میژ یەک دوو کتێبم لێ کڕی و لەوێ بووین بە ئاشنا لەگەڵ کاک سدیقیش.
مزا حەمەد ئەمینیش هات و منی معرفیە کرد و زەردەخەنەیەکیە کرد و تا ڕۆژێکیان سدیقی حەیدەری وتی فڵانی تۆ نەزەرت چۆنە نسبەت بە کوردستان میش هەستی خۆم دەربڕی وتی حازم بە فیداکاری هەی وتم ئەرێ وەڵڵا وتی زۆر چاکە ئەسر وەرە بۆ بکە ئەسر کە چووم بردمی لە مزگەوتی سەید نیزام بوو وابزانم کە بێتەوە بیرم لەوێ دەستنوێژی پێشتم و لە ڕێگا حاڵی کردم کە کۆمەڵەیەکی وا هەیە و منزورمان ژیانەوەی میلەتی کوردە و سربەخۆیی میلەتی کورد و کوردستان بردمیان لە ماڵی حسەینی فرۆهەر حسەینی زەڕەنگەرانیان پێوت لەوێ حەوجار سوێنم خوارد و مەراسم بەجێ هات و چۆن دەکەت چۆنمان بەتەواوی پێم بڵێ بەچیت چۆن خوارد چیان دانابوو چەند نەفەر دانیش بوو وەڵا حسەینی فرۆهەر بوو سدیقی حەیدەری بوو شخصێک بە ناوی ڕەحمانی کەیانی ئەلبەتە من دەمناسی بەڵام دەویا ئیتر هین بوو مزا حەمەد ئەمینی موعینی عیبارەت بوو سوێنەکە لە قورئان و لە ئاڵای کوردستان و خەنجەر یا شمشێرێک و شەرەفی خۆم بەو چوار مقدساتە سوێندم خوارد کە جارێ سڕی کۆمەڵە لە هیچ کوێیەک نە بە زمان نە بە قەڵەم نە بە ئیشارە هین نەکەین و کۆمەڵەش هەرچی دەستوری دا بێ ئەملاو ئەولا ئیسرای بکەن بەڵێ دوای سوێن خواردن کە هاتمەوە خۆم لە خۆم و وام هەستا کرد کە شەخسیەتێکی ترم هەیە و گۆڕاو لەگەڵ کاک هەژاریش هەر دۆستی کتێبمان بوو زۆر گەرم بووین و کە هاتمەوە بۆکان کاک هەژار هات وتی تۆنی سیامەک ئەو سیامەکە بەڵێ سیامەکی 57 ژمارەی منە ئەو شەوەی پێیانکتی بەڵێ وتی کاکە من و تۆ بداین هەردووکمان زۆرخۆری کۆمەڵەیەکین و هەروە دەستی کرد بە وەڵا وتم کاکە ژارەڵی چی بە من ئەو وەختە زانیم کە ئاغای عەبدوڕەحمانی شەرەفکەندی هەژارە تا ئەو وەختە نەمەزانی وتمەڵی چی بچم لە سەقزیش وتی دۆستی وات هەیە وتم جارێ دووسێ ڕۆژ سەبر کرد جا پرسی کرد بۆ بە مەحاباد و نێ و وتبیان مەسلحەتە هیچ قەیماکە لەو بینەیشا وتی با سەرێکە کاکە ڕەحمان بین حاجی ڕەحمان ئاغای موحتەدی وتم با بچی چوین و لەوێ چایەکمان خواردیم بە ڕەحمەت بێ حاجی ڕەحمان ئاغا وەختە حاجی نەبوو کاکە ڕەحمانمان پێ محەبەتەکەی جۆرێکی ترە لەگەڵ تۆ زۆر بە ئیحترام و بە خۆشەویستی و بە زەردەخەن و پێکەنین و نیوەڕۆ نانمان پێکەوە خوارد ئەمجا چوینە دیوێکی تر و سێ بەسێ دانیشتین و هەژار وتی ویشە کاکە ڕەحمان برای ڕاست ژمارەی 61 و ئەندامی کۆمەڵەیە یەکترمان ماچ کرد و زۆر بە مەحەبەتەوە هین و وتی جا توێش بەیانی بچۆ بۆ سەقز لەوێ لقی کۆمەڵە بکەرەوە لەگەڵ کێ قسەکەیت و کێ لێرە بیڵێ وتمەڵە ئەوەڵ کەسێکە لە نەزەرما بێ شێخ نافعی مەزهەرە شاعرە و لە عێراقا بوو هەستی کوردایەتی هەیە و هینە شپرزە وتی وەڵا ناوم بیست بە زۆرم پێخۆش شپرزە بوو بە تەخەلوسی شێعرەکەی شێخ نافعی مەسەر شپرزە بەڵێ کە چوومە سەقز و لەگەڵ شێخ نافع قسەم کرد وەڵاویش زۆری پێخۆش بوو مەراسمی سوێن خواردن و شتمان بەجێ هێنا و ئەمجار هاتین لە ناو سەقزا گوڵبژێرمان کرد ئەفرادێک کە هەستی کوردایەتیان بوو نفوزی خانەوادەگی و بنەماڵەییان بوو خۆشەویستی خەڵک بوون
بۆ ئەوە بوون کە پیاوی ناو پیاوان بن چەند فەرێکمان لە نەزەرا گرت و وتم جا بێت چاودێریەکی جوانیان لەسەر بکەیت لە سەر هەڵس و کەوتی ناو کۆمەڵ و ناو خەڵک و ئەمانە وڵایتر هی سەقزیش دوای سێ چوارمان کۆمیتەیەکی یەکجار ڕێک و پێک مرزا مستەفای شافعی بوو، ئاغا حەمی شێخەل ئیسلامی بوو، بابە شێخی حەیدەری بوو، لە تایفەی ساڵحی مرزا ڕەحیمی ساڵحی بوو، زۆر نفوزێکی باشمان پەیدا کرد. ئەوانە هەموو بوونە کۆمەڵە؟ هەموو بوونە کۆمەڵە سوێنیان خوارد لە ناو بازاڕیشا تەبەقەی ئاسرنگەر ئەو وەختە زۆر مهم بوو چون تراکتۆڕشن نەبوو کار هەموو بە ئاسنگەرخانە بوو کوڕی چاکچاکی تیاو بوو بە قەوەت و کوڕی ئازا و هین ئەتوان بڵێم کومەیتەی سەقز زۆر سەرکەوت لەوێشۆ بۆ ساڵی 23 و هینی 24 پەلمان هاویشتە سنە ناسرخانی ئازادپور بوو تر لیسانس بوو ئەو وەختە زۆر ڕۆشن بیر و هین ڕۆژنامەیەکیشی دانا بە ناوی ساگرۆس و چەند ژمارەیەکی لە دەرهات هینیان کرد لە سنە تەقی قەساب و تەقی هین ئاشپەز مەتعمێکی گەورە و ئاشپەزخانەیەکی گەورەی بوو خەڵکەم و ئەچوو لەوێ نانی خوار لە سنەیشا ئاغای مەسعودی کورد و مەسعودی کورد بەڵێ ئەوەی پێشووی ناوی چ بوو فەرمووت تەقی قەساب و تەقی کوڕ بە ئاشپەز چیەڵێن تەباخ تەقی تەباخ مەشهور بوو جوامێر بوون بەڵێ کۆمەڵا بەو شێوە لە بانش هەر لە قمدا مەزران ئەمجار لە سلێمانی دام مەزران نامەکان ڕەفیق حیلمی بوو فایق بێکەس بوو فایق زێوەر بوو حەمە عەلی مەدهۆش بوو ئەوانە عوسمان دانیش و ئیتر لە سلێمانی ئێمە دوو جوامێری زۆر باشمان بوو یەکە هین نووری حەمەسووریان پێوت یەکێکیش خاڵی نووری بوو مەحەی ساڵە سوور ئەوانە بوون کە ئیتر بزن بە هاودوڕ و مەجی قاڵێ حەمامچی و ئەوانە ئیتر مەشهور بوون لە سلێمانی ئەوانە هینیان کرد ئیتر ئەو کاک نووری وەکو هین بوو بە جێگری من هاتوچوی سلێمانیم نەکرد کاک نووری لەوێ نەخێش نووری حەمەسووریان پێوە لەگەڵ خاڵی کە مەحەی سالە سوور بوو هەمیشە مانگی دوو جار سێ جار ئەهاتن هەم تاجر بوون شتیان نەهێنا هەم کاری سیاسیان نەکرد یارمەتی و شتێکە لە کۆکراوە کاکە نووری ئەیهێنا و تەحویلی کومەیتەیەدا و زۆر ئینسانێکی شەریف باش فیداکار بەڵێ کۆمەڵە بەو ئامانجە پیرۆزەوە کە بووی بەڕاستی ئێستا من فکری لەیەکەم و ئەگەر ڕووسەکان فشاریان نەهێنایەوە ئەو حیزبی دموکرات کە دامەزرا بەو شێوەکە هەمومان نەزانین ئەتوانم بڵێم هەر کۆمەڵە بوایە و بەو نهێنی کاریەوە نفوسمان بکردایەتە کرماشان و لۆڕستان و ئەوانە بە 10-12 ساڵ شتێکی زۆر گەورەتر و باشترە بوون. ئەمە مەقالە ئەو چوونی عێراقێ تۆ یەکەم جار کەنجە چووی و ساڵی 23 بوو جا لە نیشتمانی ژمارە نازانم یا 5 یا 6 سیامەک لە 57 ئەوەڵ کومەیتەی لە دەری کوردستانی ئێران دامەزران ئەوە بەندەی خۆت حەمەدەمینی شەرەفی کەی چوو بووە کەرکووک حەمەدەمینی شەرەفی بن لەوە چوو بوو بۆ کەرکووک و بۆ کۆیەوە بە خزمەت مەلای گەورە گەیشت بوو مقدارێکی زۆر شێعر و کتێب و ئەمانەی هێنا جا ئەوم
این بوو کە دیاری کۆمەڵێژێ کاف چاپ بوو بڵاو بووەوە باوەڕ فەرموو وەکو قورئانی پیرۆز خەڵک دەیکشینێ کرد ئەوەی کە لە بیرم بێ بە دەوری ئارمەکەی کۆمەڵێژێ کافە نووسرا بوو کەم من فئة قليلة غلبت فئة كثيرة بإذن الله ئەوە جا دیاری کە بڵاو بووە شێعرەکانی بە حەدێ بە دڵی خەڵک کەوت ئیتر جا کە دیاری وە بە باشی فرۆشرا و مەسەلەن من ئەمدا بە حەیسمایل ئاغا بە حەمەد ئەمین ئاغا بە قاسم ئاغا بەوان ئاغایان دەوروبەر حەسەن خانی یازام مڵکی قارەوە ئەوانە ئێتە پێ عەیب بوو بڵێ ئەوە پێنج قڕان یا تمەنە یا دوو تمەن دەیوت بەیانی ئەڵەم نەختە گەنمە بۆ بێنن تەماشامان کرد سی چرپوت گەنم هاتووە و ئەمە فرۆشت و بۆ کۆمەڵە لەوە ئیتر ڕەحمەتی زەبیحی فکری نیشتمانی کەوتە سەر لە یەکەم بڵاو کراوە کە ئاوا دەنگی داوە بەڵێ هەم لە نەزەری مادیەوە هەم لە نەزەری معنەویەوە زۆر دەنگی دایەوە تەسیرێکی یەکجار موسبەت و باشی بوو تر ئەمجار مەهابادیش خۆ چاپخانە نەبوو هین نەبوو جا وەکو ئەبینی لە هی دیاری کۆمەڵا نووسرا بوو چاپخانەی لاجان کریان لاجان جاسوسی ئێران هەموو ئەهاتن و ئەچون بۆ لاجان خوایە ئەم چاپخانە لەکوێ بێ ئاخر لە خەڵکیان نەپرسی لەکین ئەلباب وەڵا چاپخانە لازاین هەر لەکوێشە ئەبێ لە کێو بێ ئەبێ لە شاخ بێ ئەبێ لە چی بێ ئەغڵب زەهنیشان بۆ ئەوە چووکە لە ئەشکەوت و مەشکەوتان بن لە لازانێ بەڵێ ئیتر ئەو کوێستانانیان هەموو ئەپشکنی چاپخانەکەیش دوای ساڵێ من زانیم کە لە تەورێزە پرسیارمان ناکرد ئەوە چییە و چی نییە و کێیە و چ شەخصێکە و ئەدی مامەقال ئەو خەڵک چۆن ئەو ڕۆژنامانەی بەدەست دەگەیشت کە ئاوا نهێنی بوو مەسەلەن لە منتەقەی بۆکانە من دەزانی بیدەی بچێ دەمزانی کە بیدەم بکێ خەڵکەکەیش ئەو وەختە کەلیمەی جاسووس بە ئەندازەیە سووک بوو هیچ کەس ئەسەن هەر بێزی لێ ئەکرد کە جاسووس بێ و خەبەر بێرە بۆ دەوڵەت و پارەیە وەربگرێ و ئەوە زۆر زۆر نادر بوو زۆر کەم بوو ئەوەی کە ئەوەی وەدەستخەوێت چۆنی وەدەست دەکەوێت مەسەلەن لە جەیەکی وەکو بۆکان بە دەوروبەریۆ هەمووی 200 شمارە بڵاوە بووە بە 200 نەفەری ئەمینەدرا ئەم بەویەدا ئەو وەڵاهی ژمارە سێ بوو وابزانم نیشتمان حای اسماعیلاغا دابووی بە حاجی کاکاغا و ئەو بە و ئەو بە و ئەو بە و دوای مانگە چل شەو کە نابووە هەمووی پەرپەر ببوو ئایا ئەو وەختە شعرەکانی بە تایبەتی ئەبوو بە نەقڵ لە حەمام لە قاوەخانە لە مزگە و لە دیواخان لەوانە باسەکرا و ئەهمیەتەکە ڕۆژ بە ڕۆژ زۆرترە بوو خەڵکیش وایە نەزانی ئەم کۆمەڵە لانی کەم 50,000 تفەنگی بە پشتوەیە قسەکە زل بوو کورد و کوردستانی گەورە و ئەو هینانە بەو نهێنیە و کەسیش نێزانی و کە لەکوێیە و لە هەموو جەیەکیش بوو عەزەمەتێکی یەکجار عەجایب وە خۆشەویستیەکی زۆریش ئەوەی کە بیاوتە فڵاکەس بەخوا لەوە چێ کۆمەڵە بێ تمەشایە کرد کابرایەکە ئەمینە کابرایەکە دەست و دڵپاکە دڵسۆزە یارمەتی خەڵکەدا تەمەعی لە ماڵ و ناموسی خەڵک نییە بە دەست و دڵپاکە هەر ئەوە ئەبوو بەوە کە خۆشەویستی کۆمەڵە بچێتە حزبی دڵیەوە یعنی تر جێگەی کۆمەڵە دڵی خەڵک بوو
ترسێک هەبوو لە باز لەلایەن دەرەبەگو ئەوە لە کۆمەڵی ژێکاف بە ترسەوەش بۆ ئەو شتە ناوەله دەرەبەک ئەوەی کە ئەیسە بە ناوی دەرەبەک ئەڵێن مەسەلەن ماڵی حاجەلخانی فەرزن لە دەوروبەری بۆکانە سەدی هەفتای کوڕەکان هەموو کۆمەڵە بوون ماڵی خانی بەڵێ بەڵێ ئەرەوەڵڵا ئەو وەختە هەمویان و زۆریش بە پاکی کردیان تا کردیان بە پاکی کردیان ئەرز بکەم لە ناو مەنگوڕە هەروە بوو لە ناو گەورکە هەروە بوو لە ناو فەیزوڵا بەگیایی ترەوە بەواسەی ئەحمە خانی سالارۆکەم هاتن سوێنیان خوارد و هین نفوزەکە لە حەد بەدەر بوو ئەوەیش کە ئەبوو چون هین ئەو هەستە غەلەیانی ئەکرد و ئەهاتە هین تماشایە کرد سوارچاکە ئازایە دەستکەرەوەیە ناوبانگی هەیە دەوڵەمەندە دەست و دڵ بازە یارمەتی هەژار و فەقیر زۆرەدا ئەوەیە کە ئەشخاسی لۆمپەن و سەرباری کۆمەڵە و جامعە ئەوانە هەر ڕێگەیان نەبوو یەکێ لێ بۆ شاوان نەبووە هەر ئەسڵن ژێر چاودێریش ناخرا هەموو بەوە بەکار نایە باشە مامەقالە ڕابطەی بینی ئەندامانی ژێکاف و لەگەڵ بەڕێوەبەرایەتی ژێکاف لە چ ڕادەیەکدا بوو چێ دەتان ناسین نەتان دەناسین ڕابطەی بەڕێوەبەرایەتی و ئەندامانی خوارەوە چۆن بوو وەڵا هەر کەسە سێ نەفەریە ناسی بەڵێ لە سێ نەفەر زیاتری ناناسی مەگەر بە عەقڵی خۆی بیوتە فڵان کەسیش وەڵا ڕەنگە کۆمەڵە بێ ئەو وەختە ئەو شاخە هەر نەفەرە سێ نەفەری تری ئەناسی دەستورێکیش کە بواە بەیەک ئەوترا زۆر جوان ئیجرا نەبوو کەوە هەر کەسێ بێت و کورس دەرگا ئاواڵە بێ و بێ دەرگا زۆر داخراوە وەڵی من تا نەبووین بە دموکرات و هین نەمزانی و حسێنی فرۆهێر ماوەیەک سەرۆکی کۆمەڵە ڕفێقیش بووین مەسەن من دەمزانی چون دەفتەر و هینی ئەندامەکان لای من بوو کە بەرپرسی بەشی ماڵیش بووم هەر هینمە کرد پوشتم لێ وەرەگرتن دەمزانی کە بابم ئەندامی کۆمەڵەیە ئەمان ئەو نێزانی کە من مەگەر بە عەقڵ دواکە هەر کەسێ لە مەهاباد و پاتایان بە تایبەتی ئەوەی کە نەختێ بە قەولێکی بۆی سیاسی لێ پاتایە ئاهاتە ماڵی ئێمە و زۆر گەرم بوون بابم ئەیزانی بە عەقڵ ئەویش تا ئاخیش نەیدەزانی بەڵێ باشە مامەقالە کۆمەڵە لەگەڵ جووتێران لە سەبارەت بە جووتێران سەبارەت بە خەڵکی فەقیر و هەژار مۆزەعی چۆن بوو ئایا ئێوە ئەو قسانە دەکرا دەنیۆنگۆدا ئەو قسانە بڵاو دەبووەوە باسی مەسەلەی دموکراسی سۆسیالیزم شۆڕشی فەقیران ئەرز بکەم لە ساڵی 23دا ئەو فکری کۆمەڵە کاک هەژار بە ڕەحمەت بێهات لە قەسیدەیەکی 114 شعریدا بە ناوی عەقڵ و بەخت بڵاوی کردەوە کە بڵاو بووەوە ئیتر لەویا ڕیشەی دەرەبەگی و عەشایری کوتا میلەتێک هەن لە نێو مەعاشیرەت خۆ بەخۆ شێر لە غەیرە بێغیرەت جا پیا دێتەڵە هەر لە ناو خۆیانە وا ئازان و هەر کە تورکیە کوتی چەکینداڵی کونە مشکێ نییە لەوان خاڵی ئەو عەقڵ و بەخت قاعدەی ژوا بوو من بەکاربوون 6 نوسخەمە نووسی وەسیلەی ئینتێشاراتیشمان حوجرەی مزگەوتی فەقیان بوو ئەو وەختەیش زۆر دێهاتی گەورە مدەرسی بوو هەمیشە 12 فەقەی بوو لە سوتۆ تا مستعید ئەو شێعزەدین لە حەمامیان مستعید بوو فەقێکان نوسخە بەرداریان دەکرد بڵاوە بووە دوای 20 شەو تمەشاتە کرد لە کرماشانەی خوێندنەوە لە
چەمی ئەرەسەی خوێنەوە دەهین ینی فەقێکان دەستیان هەبوو دنیا ئەو شتەیدا بەڵێ مەلاو فەقێ بۆ ئێمە وەک خەزێنەوە بوون ینی کۆڵەکەیکی کۆمەڵی بوو کۆمەڵە کۆڵەکەیەکی زۆر پتەوی و باشیش الحەقی وەلیساف مەلای خائین نەبوو بەڵێ فەقەی خائین نەبوو ئەدی خەڵکە جوو تێر و شتەکە چۆن بوون ئەوانیش یەکجاریان خۆشەویستین بە تایبەتی ئەو مەسئلە ئیسێ وە کۆمونیستەکان هینیان کردووە زلیان کردوە تۆینە نەوەڵڵاهی یەکجار ئەوەنە نەبوو زوڵمیانە کرد بێگاریان پێکردن خەرج و پیتاکیان لێ سنن کاری خراپیان کردایە جەریمەی نەقدیان نەکردن بەڵام سەتمەنی جەریما کرد دوای 2 مانگ مەلاچ و تکایەک کرد و پێداوە بۆی دەستاندەوە لە ئاغاکەی ئەوە ئاغاوەتی ناوچەی بۆکان وابوون یا هەموو کوردستان وابوون واللهی هەمووی بڵێم مەلایکە بوون نەوەڵڵا زاڵمیشی تیا بوو بێناموسیشی تیا بوو بەڵام ئەکسەریەتەکە خراپ نەبوو چون هی ئەوە بوو نفوزی دەوڵەت نەما بوو سەرنێزەی ژەندارم بڕابوو ئیجباری گرتن و نظامێ ئەوەیش کە پشتی جووتێر و هینی ئەشکان ئەو مۆزوعانە بوو ژاندارمە چوون بیانووی پێگرت پارەی لێسن جەریمەیە کرد سەربازیشی ترەوە هەر جوانێکی 20 ساڵیان بگرتای یاڵڵا ئەبوو پوڵێکی لێبسێن تا نەجاتی ئەو وەزعەکە دوای شەهریوەری 20 دوای دەهاتوونە بەڵێ تری لە کەلی سەرا بەولاوە تا چەمی ئاراس نفوزی ئارتەش و ژاندارمی وشت هەر فەوتا بوون بە زاهر ژاندارم بزن لە بۆکان ئەو هەموو بادە قاچاقیە بە ئیسلا لە گەرمێن و ئاهات ڕۆژاندارمێ وێرا بڵێ ئەوە چییە ئەوارزێک کە دەدرا بە ماڵی حاجی بایزاغا و مەحموداغا و عەلیاغا سێبرایی هینیانە کرد و ئیدارەی منتەقەیانە کرد لە تاڵان و بڕۆ و تا ئەندازێ تەمینی جادە و ئەوانیان بەستەوە بوو زۆر جوانیش دەسەڵات بەدەست ئەو سێبرایی بوو بەدەست حکوومەت نەبوو نا حکوومەتی چی جا ژاندارمەکان خەریک بوون دەست ببزێون قەرار درا کە هینکەن تەقەیەکیان لێ بکەین مەقڕەکان قەڵای بۆکان بوو بیانگرنا نەخێر هەر ئاوا دەستڕێژێکیان لێ بکەن و بیان تۆقێنن کە ئیتر بەجێ خۆیان دانیشن بڕیارەکە وا بوو لە سێ لاوە تەقەی لێ بکرێ 6 نەفەر ئامادە بووین یەکیان کاکەژار بوو یەکێکیان من ساڵی 22 بەڵێ 22 بەڵێ میشت فەنگێکی سێتیری ڕەشید عالیم بوو یەکجار عالی سەد فیشێکی دەورەکەی گول لە سوور بوو ئیتر لە ناو هەزار فەنگا شریکەی ئەو تفەنگە معلوم بوو ئەسد لەگەڵ کاکەژار چوین و لە باخی کەریمی خازینەت جێمان هین کرد و لە سەردار و ئاوات تەقە بکەین و هین بڕیارماندا دوای نوێژی خەوتنان نوێژی عیشا بێت بۆ ماڵی ئێمە و هینکە من هەژارم نەدیەوە ئێوارش چوم لاوە لوتخوار بوو چەند ماڵێک لەو موسایانی بۆکانە شەرابی زۆر چاکیان قسە کرد چوم سرد گەرم کرد سرم گەرم کرد زۆر چاک و دوایەوە چوم هەژار نەهات بوو خۆم مسەلح کرد و هین لە پشتەوە بەدزیەوە چوم بۆ باخی کەریمی خازینەت وتم حتمما هاتووە بەڵا نەهات لە هیچ لایەکی شۆ تەقە نەکرا لەسەری سەعاتە سێ سەعات لە شەو ڕابردایە بوو وەختە سەعات وا نەبوو منیش مەست بوو مەڵا دە12 فیشەکەم لێ تەقەن وڵای کەسم نەکوش بڵێم ئەوەنە دەست ڕاست بووم بەڵام شیشەکانم شکا شیشەی پەنجێرە شکا و قرمە لە هین پەیا بوو میش لە ڕێگەیەکی ترۆ چوومە بۆ ماڵ و چەکەکەم داناو بە ئێوە شێک بوو ئەمجا هاتم بۆ قاوەخانەی کا حەماسینی خاسافیە دەمخۆشێکی عەجایب بوو
حەمە حوسێنی خاسافیە مەشهور خاسافێ بەڵێ لەوێ کە تمەشام کرد هاتن بە شوێن ما وتیان چۆ بۆ ماڵی حاج ڕەحمانە کە چووم وتیان تاقەت کرد وتم ئەی چۆن پێتان نەوتم وتم بابا ئاخر ئەی پیان نەوتی کە تاقەمەکە ئەو تەزمیمەکە گرت بوومان هەڵوەشایەوە وتم وەڵا کەس بە منی نەوتو وتیان هەژار کاکە ئاخر تۆ قەرار نەبوو بە ئەبوو قادر بڵێ وتی وەڵڵاهی نازام لەکوێ بووە چوزام لە خواردنەوە بووە لە باقی میراوا بووە لە ماڵی لاوەلوت خوار بووە جوزام لەکوێ وەڵا وتم تازە گوزەراوە بەوە کەم هەژار بە منی نەوت بوویتم من محکومیەتێکم نەبوو وتم دەستورەکە بووە بووە منژ ئیجرام کردووە تەقی خۆم کردە بەڵێ دا مەقسەد ئەوەیە هەم خەڵکی بەڕاستی خۆشەویستین و هەم ئێمەش لە بەگیان و دڵ خزمەتکاری خەڵک بووین باشە مامەقالە حاکمیەتی دەوڵەتی شایە ئەو جورە بوو کە باست کرد حاکمیەتی ئەو زلهێزانە کە هاتبوونەوێ ڕووسەکان ئینگلیسەکان ئەوان تا چڕات ئەوان دەخاڵەتیان نەبوو حزوریان بوو زوریان بین ئاهاتن ئەمما بڵێ پادگانیان لەوێ بوو بێنەوەڵە هیچ حزورێکی مایۆر عەبوڵایۆف بوو زۆریش لەگەڵ من دۆست بوو هەر میوانی ئێمە بوو مانگی جارێکە هات و بەڕەسیەکیە کرد و ڕۆشتەوە این دەسەڵاتی کەس نەبوو نا دەسەڵات بەدەست کوردەوە بوو دەسەڵاتی چی کوردەکەش هەر لەلایەن عەشیرەکەەوە منتەقەی مەنگوڕان ئەبڵای بایزاغا بوو منتەقەی گەورک بایزی عەیزاغا بوو مامەش حاجی قەلەنیاغا و ئەوانە بوون هەر کەسەیش وەڵا بۆ منتەقەی خۆی زۆر باش بوو سابلاغ چێ بوو سابلاغ پێشەوا بوو قاسیمە ئێستا کە نەبوو بۆ پێشەوا و نەخەی نەبوو بە پێشەوا بەڵام وەختێک کە شەهر لە سەی شەهری وەرا ئەرتەش و پڵان ئەوە کە ئەزانی بۆبی ڕەحمەت کەوتە خوارەوە و هین قازی محەممەد وردە زەمامی سابلاغی گرتە دەست لە مزگەوتی سوور نوتقیە کرد هەموو جەمعەیەک کوتی بابا ئەوە سەقز دوو جار تاڵان کرا وەڵڵاهی ئێمەش فریای خۆمان نەکەوین بە خەڵکەکەی وتی ئەتانەوێ وا بن ئەوە کەفی خۆتانە ناتانەوێ ئەبێ خۆمان هەم مسلحکەین و هەم دیفاع لە خۆمان بکەین بۆ تاڵان کرێن هەموو چین و تەبەقەی مەهابادیش ئەو فەرمایشی قازیان قبول کرد کە وەک سەقزی لێنەیە بەڵێ حتا بەڕەحمەت بێ حاجی میرزا ڕەحمەتی شافعی وەڵا بە کاکمی وت ئەبێ سەد فەنگی بڕنەوە بۆ بکڕی ئێمەش بانەی چەکیان زۆر بوو ئایان فرۆشت تفەنگەکانمان کە برد هەروە دەتفەنگ و پێشتفەنگ ئەمان نرد بۆ ماڵی حاجی میرزا ڕەحمەت کە چوم وتمەلەوە مەوزوع چییە؟ وتی وەڵا ئیدا بەو ئەشخاصە کە قدرەتی ماڵیان نییە هەر تفەنگێک و سەد فیشێکی ئەداتێ و 50 پوڵیش ئەداتێ میرزا ڕەحمەت بەڵێ تر پێش قازی محەممەدیش سەردەستە بوو خۆی ئەگەڕا دەوری شار ماڵەکانی دەوری شار هەموو سەربانی سەنگەری بوو ئەو دەسەڵاتە چۆن و دەست قازی محەممەدی کەوت لە خۆیەوە بوو کارامە بوو وەڵا کارامەیی خۆی و دڵسۆزی خۆی بەڵێ فیداکار بوو بە سەر و ماڵ و حەزینەکە کە شارەکەی تاڵان کرێ و هین کرێ ئەوە بوو حەمە ڕەشی خان هاتە گوڵۆڵان و لێەوە چوون بۆ ماڵی عەبدوڵای بایزاغا و ئەو عەشایرەی دی و هاتنە مەهاباد کە بزانن وەسعی مەهاباد چۆنە و لەگەڵ قازی محەممەدا قسە بکەن و هین میرزا ڕەحمەت چووە لای قازی وتی قوربان
مەنگوڕ و مامەش و گەورک و ئەوانە کە دێن چەند ساڵە هاتوون و خۆی هەموو دۆست و ئاشنا و مەنزڵیان هەیە و خزمی خۆیان لێرە هەیە بانەیەکان چون دایکی بانەیە بوو وتی بانەیەکان خزمی منن هەمە ڕەشی خان و هەرچەندە لە خزمەتیا هەیە ئەبێ میوانی من بن ماڵی هیچ مەهابادیەک نەچن سەد و بیسوارێکی لەگەڵ بوو هەمە ڕەشی خان سێ ڕۆژ لە ماڵی میرزا ڕەحمەت تا یەک پەزێراییان لێکرا ئیستەیش باسیەکەن ئەوەی کەما بێت میرزا ڕەحمەت پەزیرایی بەڵێ خەرجێکی زۆر جوانی کرد و زۆر پەزێراییە ئیتر وەکو هیچ سەقز نەبوو کەڵانتەرێ بێت و دوو سوال بۆ ماڵی ئەم و دوو سوال بۆ ماڵی ئەو هەر هەمووی لەوێ دابەسی و جێی هەمووشی تەمین بوو ئیتر قازی محەممەد وردە اختیاری شاری هەموو کەوتە دەست و خەڵکەکەش هەرچێکی بووتە بە قسەیان نەکرد ئەوش خۆڕێنمونی خراپی ناکرد هەمووی بۆ دیفاع و بۆ مەسئلەی هیچ ڕقابەتێک لە بینی میرزا ڕەحمەت و قازی محەممەدیدان نەبوو با ڕقابەتی قەدیمیان بوو بەڵام لەو مەسئلە الحەقی وەنیساف هین بوو بە پێشەوایش زۆر تا بوو بە پێشەوایش و بوو بە سەر کۆماریش و بوو بە هین بۆ ماڵی میرزا ڕەحمەت زەرێری نەبوو فقط 10,000 تمەنیان بۆ یارمەتی لێسەن وەسەلام نعمەت دوای پێش هینیش حتا میرزا ڕەحمەت قەرە بە هەموو شێوەیە قەرار بوو کە ببێ بە نمایندەی مەجلیس میرزا ڕەحمەت سەر لەشکن هومایونی هەر لە ماڵی ئەوا بوو کە هاتن بەڵام گوتیان کە وەختە من لە زیندانە بووم لە ئاخریا بیستم گوتیان کە تویان نەبێت توێش ئیمزای بکەیت کە قازی محەممەد مهەدەر و دەمە و نیشتمان فرۆشە و فلان و فلان وتوی وەڵام من ئەگەر مخالفەتیشم لەگەڵ قازیا بوو بێ هی خۆمان بووە ئەو ساڵی چەند ساڵی 26 26 کە کۆمارتێک مخالفەتم بووە لەگەڵ خۆمان نبووە مخالفەتم بۆەوە نییە خۆ من مەلا نیم چوزانم مهەدەر و دەم چییە و فلان چییە کابراکم تاجر و مالک ئەگەر مۆزوع دێە و مەڵکە و فلانە قەزاوت بکەم بەڵامی تر چوزانمە محکوم بە ئەدامە محکوم بە ئەبەدە خەڵات یەکەن ئەو بەدەخلی بە من نییە بنیۆ کاغزی ئیمزا نەکرد باشە مامەقالە تۆ باسی ئەو ساڵانی 22 23 و 24 کرد کە حکوومەت هیچ دەسەڵاتی نەبوو زلهێزەکانی شەر ئاوە زاهیرێکیان هەبووە و هیچی دیکە بۆ کۆمەڵی ژێکاو ئاوە بەنهێنی ئیشی دەکردی دوڵا ڕەمزەک خۆشەویستیەکە و مووەفەقیەتە لە نهێنی کاریەکە بوو ئەگەر بەربڵاو بووە و هەر کەسێ بە ناوی ئەوە کە کوردە گورج سڵام و عەلەیک و لای ژوورو بگرێ ئەوە تێکە چوو و کۆمەڵی ژێکافیش حەزی ناکرد سەرۆک عەشیرەتی ناودار و شێخ و مەلای ناودار و ئەوانە بەڕاستی ببن بە کۆمەڵە چون هەرچی قیامێکە کورس کردوێتی و ئەوانە سەرۆکایەتیان کردووە تێکشکاوە ناوڵات تەبەقەیەکی متەوەست و ڕۆشنبیر و فەقیر و هەژار پێکەوە بنێن لە ڕووی ئوسوولێکی باش ئەوە بەسەڵا زیاترە هیچ شێوە خەباتێکی چینایەتی تێدا دەدیت مامەقالە وەڵا من نەمدی ناوەڵا یعنی زۆر زیادە لە حەد مەسەلەن بڵێ دەباسەکاندا باسی جووتیێر و زەحمەتکێش و فەقیر بکەن و من ئاگام لەوە نییە نەوەڵا تاکوێت لە دەوری کۆمارە ئەو سدیقی ئەنجیری و ئەوانە کینێکیان کرد کە مەسەلەی مارکسیسم وکین هەموو هەڵەپەڕین و بژی ستالینمانەوت بەڵام وەڵاهی نەمان دەزانی کۆمونیستی چییە یعنی کاکەژان لەو عەقڵ و مەختایی تر هەمووی شتی ئاخرەکەی هێنابووە کە هەر رووسیا شوورەوی هینەکە کورد ڕزگارەکە و هین ئەبێ ببین وەکوکین تێکی دەن لێکی دەن لە یەک ئانا سەنگ و سوچی نەبێت لە میزانە بێ قڕە و بێ فڕە و پەلە قاژە خۆش دەڵێ شاعری دەری واژە بەڵشوی کەست خزری ڕاهی نەجات بەر محەممەد و ئالی و سەلەوات دنێ و ئەندامەکاندا بڵێ مەسەن تەبلیغی سۆسیالیزم تەبلیغی کۆمۆنیزم بە منیان نەوتووە و منیش بە هیچ کەسم نەوتووە
ئەوەی کە ئەو هەموو لەسەر ئاغا و شێخ و مەلا و ئەوانە دەنێ و نووسراوەکانی ژێکافدا دڵ هەر ئەوانە مای جەهل و مای ئەوەن بەڵام وا دیارە مەسەرەن ئەندامی ئاغاوە توشتیواشان هەبوو و ویستویانە مەسەرەن ئەندامی ئاغاواتی زۆر باشیشمان بوو کە خۆی خود بە خود ئەسڵەن بێگانەکەی زۆر کەمەوە کرد بوو خەرج و پیتاکی زۆر کەمەوە کرد بوو ئەو کەلیمەی خان و بەگ و ئاغان فەوتان هەر کاکە کاکە بوو ئەدی ئەو قسانیان ڕوو بەچێ بوو ئەو قسانی مەسەرەن دە دیاری کۆمەڵی ژێکافدا هەمووە ئاغا و شێخ و مەلا و دەیکوتی ئەوە کە ئەوەی کە ببێ سەر هەڵنەێنێ لە حەدی خۆیان بوێستێ و بزانێت کە ئەو خەڵکە و ئەو کۆمەڵە لەگەڵ ئەوان ئەو فکرە کۆنەپەرستانان نییە باش ئاغاکان کە ئەویان دەبیست مۆقفیان چ بوو وەڵا پێکەنین هیچ پیان خۆش نەبوو ئەڵبەتە بەلام دەریان نابڕی هیچ دژایەتی بەد لە کۆمەڵیش بەد لە هین مەلامعرف لەو کۆکەی لەو قەسیدەی مەشهورە ئێتر ئابڕووی بە عەشایر و بە مەنگڕ و مامەش و هین فەیزوڵا بەگی و بە هیچ چۆن نەهێشت دا خەڵاتیشیان نەکرد و خزمەتیشیان نەکرد و هیچ پیشیان ناخۆش نە ئاغاوەتەکە ئاهەروەڵا باشە کۆمەڵیان بە دژمنی خوان نەدەزانی کە ئەو هەموو قسە نەوەڵا چون ئەزانی مەطلەبی کۆمەڵە و ئاواتی کۆمەڵە کوردستانێکی گەورە و سەربەخۆ و مستەقیلە بۆ ئەوە وەڵاهی فیداکاریان نەکرد باشە مامەقالە دوایە کە نیشتمان دەرچوو چۆنت بۆ دەرکەوت کە ئەو نووسراوانە چاپی لاجان نیە و چاپی شوێنێکی دیکەیە و ئەو شۆنە چۆن بوو لە چۆ بوو ئەوانە گەر باس بکردن وەڵی کاکە گیان ڕاست و درستی هەرگیز بەخۆم ئیجازە نەدا حتا لە سدیقی حەیدەری یا لە کاکەژار بە ناوی پرسیار بکەم بەڵام ساڵی 23 و ئەوایلی 24 بوو وابزانم کاکەژار وتی فلانی وتم بەڵێ وتی با بچین بۆ تەورێز وتم با بچین کاکەژار فەرمووی بەڵێ کە چوین لەوێ من لێم حاڵی بوو کە هینە نیشتمان لە تەورێز چاپە بێ و چاپخانەی کابرایەکی ئەرمەنیە بووین کێ بوو کابراک وەڵاهی ناوەکەم لەمیر چووە بابایان پێگۆ شتێکی واری سپیەک بوو ئەوە نە پەیجووری ئەو جۆرە شتانە نابووین هیچ کەممە ئەبرەکە ئیجرا ئەکرا و کارەکە جێبەجێکرا زۆر بە جوانی و ڕێک و پێکی تر بە منچی حوسێنی فرۆهێر ڕئیسە زەبیحی ڕئیسە یا کێ چییە کارمان بەسەرەوانەوە بەس ئەوانە دەدیت ڕۆوەڵا زۆر چاک زۆر دۆست بووین زۆر برادەر بووین قسمەتێک یعنی مەسەلەن من یا ئاعتیمادیان پێم بوو یا خۆشەویست بووم لایەنە زۆر مەناسیم کە حەقیش نەبوو بیناسم نەشت دەزانیت چ کارن بەڵام دنا پلە و نەوەڵا نەدەزانیم زەبیحی پلە و پایە چێ نا شتێش تا هین نەبزانیوەنەوە جارێک بیستومە لەو نامەیە کە بۆ کاک نوشوانیش نووسیوە تۆ جارێک لەگەڵ دڵشادی بۆ چاپی نیشتمان چووی بۆ تەورێزۆنیە ئەوە چۆن بوو مامەقالە دڵشاد بوو کاکەژار بوو وتی کە پیشیان نەکوتم کە ئەچین نیشتمان چاپەکەین فقط ئەوە نەبوو کە حەزەکەین لەگەڵمان بی بۆ تەبابڕین بە هەستە بابڕێ کە چوین لەوێ وتیان فڵان کەس کەعب و قادرگیانەوە کاری تۆیە بێ نسیکی مانگی لێرە بیت و ئەم دینانە کە چاپیەکەن ڕێک و پێکیان بکەیت پیان فێر کردم کە ئاوا بیچەسبێنم منیش نەمەزانی لە شێوی لە هۆتێل بووی لە ماڵ بووی لە شێو لە هۆتێلی شەبستەری بووین مێهمانخانەی شەبستەری جا بەو بەری لە پشت مێهمانخانەی شەبستەری ماڵێک بوو ئەزە مەشەیکیان پێ بوو ئافرەتێکی زۆر جوانی بوو هەتا من تر لەوێ هین بوو زۆر حەزم لە ئافرەتەکە کە دوایش حەتیزی لە من کرد سیغەم کرد لە تەورێزێ یعنی نیشتمان و قازادەشی بۆ تۆ بووە
ئاڵا سیغەم کرد و زۆر جوان تورکی فێر بووم تقریبا 20 ڕۆژێ شتێکی وای خایەن جا پارەیەکیان دامێ بۆ خەرجی ئەو هی نەوتم وڵی قوبوڵی ناکەم هەمە و شکر هەیە و هینە بە خەرجی خۆم و بە هەموو شتێکی خۆم ئەو خزمەتە چکۆرێشم کردو ئەو ماوەیە چۆن بوو چێت دەدیت چێت لەگەڵ بوو هەر هین بوو کاک دڵشادی جوانەمەرگ بوو دوو دەبع حسێنی فرۆهێر هات دەبەیە سدیقی حەیدەری هات زەبیحی ئەو ماوەی هەمووی لەوێ بوو زەبیحی بەڵێ دەدیدەتەوە پێکەوە بن چۆن من کە ژنەکەم سیغە کرد شەوانە چون ئەو ماوەی لەسەر ژیانی زەبیحی ئەو چۆنی ئیش دەکرد چی دەکرد چۆنی چاپ دەکرد ئەوە ئەگەر بە تەکمیلی بۆم باس بکەی مامەجە وەڵی کاکەگیان زەبیحی یعنی کۆمەڵی کافیش یانی زەبیحی حقیقەتی ئەنا حسینی فرۆهێر خۆ نەیەزانی هیچ بکە هەڵسووری وەکو زەبیحی و فیداکانی وەکو زەبیحی لە کوردستانە تازە باوەڕ ناکەم بێت شەو ڕۆژ فکر و خەیاڵی هەر لەسەر ئەوە هەتا لەسەر نان خواردن ئەغڵب هەر باسێکە کورابوو بابە نانەکەتان خۆ جارێ خۆ تحتیلیکەن هینە گۆبانە و چاپە کرێ و ئەیبین بڵاو یەکەینەوەی دیە و هەموو لەسەر ڕۆیشتنا نەوەڵا زەبیحی بۆ ئەوە نابێت کە یەک پارچە مەحەبەتی کورد و کوردستان بوو ئەماوە ژن بێنە ژنیچی باوەڕ فەرموو دەتمەی لە گیرپان نابووایە دیە بوو بە دوژمن بوو لە ڕێی کوردایەتیە خەرجی بکردایە جا بە فەقیری بدایە بەمی بدایە بەوی بدایە سۆفی محەممەدی برایشی ئەوە هەر نوێژیە کردو ئەویشت دەناسیوەنی ئەوەڵا زۆر چاک زۆر تێکەڵ بووی ئەو ماوەیە ئەتۆ ئەو نووسراوانەی نیشتمان لە تەورێزێت چۆن دەهات بۆ زەبیحی چۆن دەگەیشتە چاپخانە زەبیحی چۆنی جێبەجێ دەکرد خۆی دەینووسێ زانم هەمیشە خەریکی نووسین بوو بەڵام نە بۆی باسکردم نە من لێم پرسیبووە درۆ بۆچی ئیمانم پی بوو بەخوا بیوتە بابە کوژەم کوشت بیوتە لەو بان و خۆت فڕ دەخوار و خۆم فڕەدا چون ئەمزانی زۆر زۆر سادقە ئیدی لی پرسم بڵێ بادێ کاکە ئاوە چۆنەوە ئەوە چۆنی چکارم بەسەرەوە شەوانە دەچوو بۆ چاپی نیشتمان وەڵی تر خۆی کە دوو لە کردو و ئەڕۆی بەو کوچە و پەسکوچە بەخوا میش نەمەزانی باشە چۆن ئەو نیشتمانان دەگەیشتنەوە ساڵاو و شارەکانی دیکە ئاسان بوو ماشێن بوو هەموو باری مەهاباد بوو باری بۆکان بوو هەر کەسێکی بوو تا ئاوە هینکە بیبەرەوە بەسەرچە کۆنتترۆل و شت نەبوو ناخی کۆنتترۆلی چینەوە وەزئی دەسەڵاتی تەورێزە چۆن بوو ئەو زمانی کە زەبیحی نیشتیمانی چاپ دەکرد لە ئەو وەختە ئەرتەش لەوێ بوو بەڵام هی ڕووس بوو هی ئەمریکا بوو هی ئینگلیس بوو هی ئێران نفوسێکی نەبوو بڵێ دەسەڵاتی چینە وەڵام بارەتفەم بار کردایە ئەو هەموو جنسە قاچاقە لە بۆکان و ئەچوو لە مەهاباد و ئەچوو یەک نەفەریش خۆ نەگیرە کۆنتترۆل نەبوو نەوەڵا پاسەبانیش قڕانێکە پێ بدایە هەموو شتێکی بۆ کردی بەس کۆمەڵە لەسەر ئەو نهێنی کاری هەر ئاوە سوور بوو هێش بە زەڕە ئەخباری بێتە دەرەوە مامە پێ دوایە وەکو تت بۆی کە خۆفێک دەنێ و خەڵکدا پەیدا بکایە بەڕاستی بە تەمای شۆڕشێک مبارزەیەکی درێژخایان بوو لە دوا ڕۆژدا
کە ئاوە خۆی نهێنی دەکرد پێی وابوو کە وەزعەکە دەگۆڕێتەوە و شادێتەوە کۆنتترۆل دێ و ئەو تشکیلاتەکەی خۆی ئاشکرا نەکات چی بوو ئەوە بەڕاستی واللهی بۆ بەرنامەکە ئەوە نەبوو کە دوای 3-4 ساڵ ئاشکرا ببێ بەس میلەتی کورد ئاگادار ببێ لە ئێرانە کە چ تاریخێکی هەیە مبارزاتی چۆن بووە چی بووە ئەو بوو لە دیکتاتۆری ڕەزاشا کەس نێزانی کە کورد وەڵای من خزمی سلێمانیم نەبووە ماڵی خاڵم لە سلێمانی نەبووە نەمەزانی کە کوردستانی عێراقیش هەیە یا هی تورکیا یا کوردایەتی یانی یا کوردایەتی یعنی چی هەر فارسێکی ئەبوون بە فارسێکی سرف هەموو جێگەیە هەر فارسی بسەلیلی لە نووسرا بوو هەموو جێ نووسرا بوو چ فەرمانی یەزدان چ فەرمانی شا ئێتر وەردە وەردە مەسخی هین ببووین فارسی بەڵێ دەوڵەتی مەرکەز وەڵا مەسە من خۆم کە پێشاهنگ بوو ڕەسەدبانیش بوو یەک پارچە شتیوان لە بیرچ بووە نەمەزانی سمکۆکێ ئەمدی چون ورزەی ئەوەم بوو چاوشتم ئەهێنا و بام و یەک دوو نەفەری تر یا ئەگریان یا بەدزی و باسییان نەکرد شۆڕ شعبەی دلاوانە هی نەخست سمکۆی سمکۆ کە کوژدا بەڵام چەتەیەکە وان نێوی دەرچ بۆ کوچێتەوە منداڵ بەنێوی چەتەوە مەتیان دەناسیوە مەگە گەورەکانەوان ژنیان دێرا کە لەوێرا مەگەر زۆر زۆر برادەر و ڕفێق وایەتم پێکەوە لە کوژانەکە من دیم کە باوکمە گریا لەگەڵ 2-3 نەفەریت ئەویش ئێمە چون لەگەڵ مەهابادا کینی مەوزوعی چەرمی دەماخانە و شتمان لە مەهابا دەکڕی چەرمی کامێر زیاتر های شەخ نەزمە پێداین و هەم واسی ماڵی ئاخا میرزا ڕەحمەتەوە کە هاتوو چوومانە کرد خەبەرەکەمان نەزانی ئەینانەوەڵا لە سەقزا باوەڕکە سناخ کە هەر هیچ هەتنیان نەزانی سمکۆکیەیە مامەقالە وەک بزانی کۆمەڵە لە چێوە ئیلهامی وەردەگرت کوردایەتیەکەی شێعر و زمانی کوردی و وڵای من زیاتری ئیلهامەکە لە مەلای گەورەوە بینم مەلا قادری کۆی باوکی مامۆستا مەسعود محەممەدی چون هەم سدیقی حەیدەری هەم ئەحمەد ئەمینی شەرەفی و ئەو تاخمە هەچی پاتایەتن بۆ عێراق ئیمکانی نەبوو 2-3 شەو لە کۆیە بوون با وەکو ئەی گەڕاوە مرزاوە لە عالەمی خصوصیە و هینە حاجی قادری کۆی و شعرەکانی و شعرەکان حاجی قادری کۆی و مەلای گەورە هەتا لە مەلای گەورە کە فەوتی کرد تەسادفەن من لە مەهاباد بووم 3 ڕۆژ پرسەمان لە هیندانە مزگەوتی سوور کۆمەڵە داینایە چێ دەی وەڵا کۆمەڵە داینا بەڵام بە ناوی مەلایەکان و چون هەموو مەلای ئەو دەورە زیاتری شاگردی مەلای گەورە بوون تەسیری فکری ئەو بوو لە تەرەف مەلاکان و دانرا و قەن و چای و شتەکەش مسە ڕابەتەی نەر هەموو خزمەتمانە کرد کەوشمان دانا چایمانە گێڕا ئاومانە گێڕا بۆ مەلای گەورە جا ئیلهامی فکریەکە بە عەقیدەم هی مەلای گەورە بوو ئیتر لەوێژ ئیستیقبال کرا خەڵکەکە پی خۆش بوو عەزیە کرد مەسەلەن حتا مەموریەتی خەتەرناکی وایە زانی بۆ شاییە چێ باشە مامەقالە وەکو ئەوەندەی کە ئەو 2-3 ساڵێک لێ وردە وردە نیشتمان دەرچوو زۆر خەڵک ناسی وەک بزانین نووسەرەکانی کۆمەڵە نیشتمانی چێ بوون ئەو نێوانەی کە مەسەن زۆرتری مەسەوە هەیە من مەسەن ئەوە مامۆستا حەمەد کە من بیناسم ئەسڵی کارگێڕ و هینی زەبیحی بوو کە بێژەم بوو بەڵێ هەژار بوو هێمن بوو لە ماخریا ئیبراهیم نادری بوو عەبدوڕەحمانی ئیمامی بوو
ئەوانە من دڵشاد. ئەناسی دڵشاد ڕسوڵیەوە هیچ دڵشاد مامۆستامە کوردیە زانی ئەو بەڵێ لە کۆیە گەورە ببوونی بەڵێ بۆ لە کۆیە گەورە ببوو وابزانام هەر خەڵکی کۆیان مرزا ئەحمەد ئەمینی باوکی باقیدەم کۆییە بۆ ساتونە سابڵە بەڵێ دڵشادیش ئینسانێکی تا بڵێ تەمیز جوان چاک خۆش بەرخورد دەم بە پێکەنین لەگەڵ خەڵکا ئیتر زۆر زۆر سەمیمی هەموو مەشقی ئەومانە کرد کە بەڕاستی خزمەتگوزاری خەڵک بین و لە ناو دڵی خەڵکا بین ئەو مەسەنەن مەلای حەجۆچێ مەلا قادری مەدەڕەسی ئەوانە چۆن دەدیتن نەدەدیتن من مەلای حەجۆک مەلا ئەبوڵای داودی قادری مەدەڕەسی مەلا عەڵای داودی بەڵێ داودی بەواسەیەوە لەگەڵ ماڵی حاج مستەفای داودی تێکەڵیمان بوو هینمان بوو زۆر محەبەتی ئەکرد ئەمزانی کە لە دامەسرێنەرانی کۆمەڵی ژێکافە بەڵێ خۆشەویست بوو زۆر پیاوێکی لەسەرخۆ و هێدی و هێ من بەڵام نووسەر نەبوو نەقشیان وەڵا نەقشیان تەبلیغات بوو لە ناو خەڵکە قادری مدەڕسی بەواسی نفوزی بنەماڵەیەوانەوە کە هین بوون نەخشی بوو پیاوێکی تێگەیشت و عاقڵ بوو ئەو وەختە زۆر بەڵێ بە نسبەتی موعید ڕۆشن بیر بوویتر بەڵێ ئەو وەختە هەموو سابلاغ دیپلۆمێکی نەبووە چیەک وای ڕاستەکەمە نەبوو دکتورمان نەبوو مهندس هەر نەبوو کوڕە ڕێگەومان نەبوو هەر هیچ نەبوو هیچ بەڵێ مامەقالە لەسەر وردە وردە کە دەبێتە ساڵانی 24 و 25 و نزیک کۆمار دەبینەوە زەبیحی و دڵشاد و میزا قاسمی قاتی دەگیرن دەگیرە لەوەی چۆنت لە بیرە چەند جیران بۆ جیران وەڵاهی نازانم بۆ گیران و کێ خەبەری داوە و کێ خەبەری نەداوە بەڵێ بەڵام دەزانم کە لە خەبەر ئاهات ئەمان پرسی لە زیندانە مەقاومەتی زۆر باشیان کردم بەڵێ مەرەخەس بوونەکەشی تەسادوفی کرد بە تشکیلی کۆمار بەڵێ قەوام و سەڵتەنەکە بە تایبەتی نفوزی بوو سەدری قازی مەزلیزنەوەی مەزلیسێ بوو بەڵێ تکای لێکردن بوو زیاتر مەرەخەس بوونەکەشیان سیاسی بوو بەڵێ کە هاتیشنەوە تەورێز هینیان نەبوو ئەسن پاریان هەر پێ نەما بوو نیان بوو پێشەوە نەفری 2000 فنی بۆ ناردن بەڵێ لە ماڵی خۆی بەڵێ قادری بەواسەی کەسادەتەکەەوە نەخۆش بوو لە تەورێز مایەوە زەبیحی و دڵشاد هاتنەوە و ئیستیقبالێکی باشیان لێکرا و ڕابێتن ئەوە کە بۆ گیران کێ خەبەری لێدان ئەنزانی کە ئەمانە ئەفرادێکی مهمی کۆمەڵن بەڵام مەدرەک نەبوو بەڵێ هیچ بەس شایعەکە بووی تر ناسرا بوون بابەت بەڵێ تا ڕادەیەکی زۆر ناسین وەڵای نە من پرسییم نە ئەوان باسییان کرد باشە دەو ماوەیدا کە ئەوان جیران کۆمەڵی جەکاف تێکس و نیشتمان نەهاتە دەرەیەکی دیکە ئەو ماوەیە هەژنۆ دەمانگەی کە نیشتمان نهاتە دەرێ ئێوە کۆندامانی کۆمەڵی چۆنتان بیر دەکردەوە وەڵای بەواسەی ئەوە بوو کە دوو پایی ئەسڵی نەما بوون بەڵێ وایشیان بە مەسلحە زانی بوو کە ماوەیەک بێدەنگی لێ بکەن بەڵێ کەسی وایش نەبوو بەڕاستی ئیداری بکە بەڵێ زەبیحی بوو دڵشاد بەڵێ مەسەلەن هێمن شاریەوت و هیچ نەبوو فعال نەبوو لە نەزەری چاپ و تااقەتی ئەوەی بێ بچێت بە قوربان و بەساقی ئەم بێ و پوڵ بابە و هین هەژار بوو هەر کەمتەر خەمتر لە هێمن شاری خۆی دەکوێت ئەیسی کەسی وا نەبوونە وەڵام هیچ کەسی قازی چۆن وردەوە دەهات دە کۆمەڵەوە ئەوەی من بزانم گوایە تەسمیمیان گرت بوو پێشەوە قازی یا بیکەن بە ئەندامی کۆمەڵە یا بیکوژن
کۆمەڵە بیکوژێ ئەگەر مخالفەت بکە. بەڵێ قازیش ئەیزانی کە ئەوە کۆمەڵە هەیە و کۆمەڵی ژێکافە و نیشتمان دەرەکا و هینەکا و ممکنە یارمەتیشی دابێ. بەڵێ بەزلی شاراوە بوو نەیدەزانین چێ چێ نا. بەڵێ وەڵا زەبیحی دەناسی، دڵشادی دەناسی، بەڵێ سدیقی حەیدەری دەناسی، عەبەدەمینی شەرەفی دەناسی، بەڵام ئیتر نەبەوە هەر بە عەقڵ و بە هەموو شتێک ئەیزانی کە ئەمانە ئەندامی کۆمەڵن، ئیدی نەیەزانی پلە و پایان چییە، چیەکەن چی ناکەن. بەڵێ پیشی ناخۆش نەبوو دەستی کوردایەتیەکەی بەبێ ئەوە کە بە ئەندامی کۆمەڵش هەر کورد بوو فیداکاریە کرد، دڵسۆزی ئەو دڵسۆزیە کە قازی محەممەد کردی مەهابادی کرد بە مەهاباد. بەڵێ هەڵدە سوڕا سوورا بە شەو بە ڕۆژ نێهێش اختلاف لە بینی خەڵکا بێ مەسەن دوو نەفەر لەسەر 4 گەز زەوی یا مڵکێک یا فلان اختلافیان وایە گورج حەل و فەسلیە کرد و خەڵکەکەیش وردە وردە دییان کە ئەم کابرا دروستە قازیە و مەلایە و فلان، بەڵام نەتەمەعی دنیایی هەیە نەهین و زۆریش دڵسۆزە خەڵکی احترامی لێکرد و خۆشەویستە. کەی هات دە کۆمەڵەوە وڵی وابزەم ساڵی 24 بوو سەرەتای 24 بوو سەبیحی گیرا بوو یان نەگیرا بوو نەگیرا بوو. قسمەتێکیش وەکو زەبیحی من لە ئاخریا بیستم مخالف بوون کە ببێ بە ئەندامی کۆمەڵە هەر لەسەر ئەوەی کە لەسەر ئەوە کە ئاغایە و مەلایە و مەلایە ئاغایە دەستڕۆیشتووە نفوزیشی لە ناو خەڵکا یەکجار زۆرە کۆمەڵە ئەخاتە ژێر تاتی تەسیری خۆی و نفوزی خۆی و ئایکا بە عادەتی دەستی خۆی. لەسەر ئەوە قسمەتێک وەخالف ببوون، بەڵام ئەکسەریەتەکە موافق بوو ئەوە بوو کە بە ناوی بینایی 500 لە ماڵی یا محەممەدی ئەحمەدی ئیلاهی ئەحمەدی ئیلاهی شەرەفی ئەندامەتی وەرگرت. ئەو ماوەی کە زەبیحی دڵشاد لە زیندانە بوون لەگەڵ میرزا قاسمی قادری قازی وردە وردە توانی کۆمەڵە بێنێتە ژێر توانی هێنایە ژێر تەسیری خۆی تا ڕادەیەکی زۆر و هەوڵێکی زۆر بۆ ڕزگاری ئەواندا و ئەسڵن مەقامەکە وا مەقام پەرستی بەو شێوەی ئیستە نەبوو کە هین بکە ڕق لە یەک ببێ و دوژمنی یەک بکەن و هین. بەڵامی تر ئەوە دیار بوو کە نفوزی قازی و خۆشەویستی قازی لە ئەمسالی زەبیحی و دڵشاد و ئەوانە زۆرتر بووی تر لە نێو خەڵکدا لە نێو خەڵکدا لە نێو عەشایردا مەخسووسەن. فەرزکە ئەوڵای بایزاغا یا حاجی قەنەنیاغا یا خدری عەیزاغا هەمیشە لانی قازیان زیاترەگرت تا لانی زەبیحی یا دڵشاد یا هەژار یا هێمن یا فڵان شتێکی وازە خەڵکە فەقیر و هەژارەکەی نێو شار ئەوان چۆن بوون مۆقفیان ئەوان لەگەڵ چه هەلای بوون. وەڵا ئەوان یعنی خۆ قوتبەندیەکەوان نەبوو کە بڵێ ئەوە تەرەفداری زەبیحیە ئەوە تەرەفداری پێشەوایە ئەسڵەن ئەوە نەبوو. خەڵکی زۆر کاری پەیجووری ئەوە نەبوو کە بزانێ کامیان قسەی چاکەکە دیایی. قازی بە ناوی قازیگەری و ئەو نفوزەکە بووی ئەو دڵسۆزیشەکە بۆ خەڵکی ئەنوان وڵات تەبەقەی فەقیر و هەژاریش هەر خۆشیان دەویست هیچ کەس مخالفی نەبوو. چۆن ئەدی وردە وردە حزبی دموکرات پێکات و کۆمار دروست بوو ئەو دەورانە ئەگەر حزبی دموکرات ئەوە بوو کە فیرقە لە تەورێز تەشکیل بوو پیشەوەری وازوو بوو بە سەدر و هین تەسیری کردە سەر کوردستانیش کە بابا ئەوان ئەوە خەریکی تشکیلی حکوومەتن و هینن دەستیان داوەتە چەک و هین ئێمەش کارێ بکەین پادگان و شت کە نەما بوو
هەمووی شەهرەبانی بوو ئەوش وەڵڵاهی عیسخانی کرمانج بە هەوای مەستی قسمەتێکی خستە شوێن خۆی و ئەوە کەی بوو 26 سەرماوەز بوو ساڵی چەند 25 25 بەڵێ وابزانم لە 25 بوو چون وەسا عەبڵای جەلالی دەستی کردەوە فەقەت نازانم سەید کێ بوو ئەوە کوژرا و وەسا عەبڵا هەڵات و پاسەبان بەڵێ مامی هاشمی ئەقەلوتولا بوو ئەوانە بوو بەڵێ پاسەبانیش بوو پاسەبان بوو بەڵێ بێ ئەینا تەقە و شتێکی وانە بوو شەڕوادایکی ئەو دەم زەبی حیوان گیرا بوون بە خەیاڵم گیرە بە عەقیدەم جوان لەبیرم ئەوەی کە خەڵک ویستویانە ئەوانە وەکو بارم تە بگرن بۆی کە زەبیحی دڵشاد بربن ئەوە شتیوا هەبوو بوو من لەوێ نەبووم بوو بەڵام پێشەوا نەیهێشتوتی مەسلحەت نییە کەسی وایش نەبوو آخر پاسەبانەکان زیاتری یا کورد بوون یا خەڵکی میان دوا بوون حکوومەت بۆ ئەوانە هیچ ئەرزشێکی قایل نابوو لە مقابل زەبیح لە مقابلی زەبیحی دڵشادا بەڵام گرەوگانکیریەکەی بە مەسلحەت نەزانی باشە ما مەقالە لەسەر لە ئەوڵەوە کە کۆمەڕێژەکە پێکات و تۆ لەگەڵی ئاشنا بووی لەسەر خەباتی چەکداری مۆخیفی چ معتقد بوون بە خەباتی چەکداری لە موقعی خۆیان و چەکی حیسابیش ئەینان هەموو ئەمان نزانی بابەت بە چوار بڕنە و هیچ ناکرێت چەکی گەورەی ئەو وەختەش بڕنە و ئەینا ئایزە ئەمانزانی کە باوە دەوڵەت تۆپی هەیە تانگی هەیە فڵانی هەیە دەوڵەتێکە بە کوردستانیشی ناڕوخێ ئەوشمانە ئەزانی بەڵام معتقد بووین کە لە وەختی خۆیان کۆمەڵە بتوانێت کوردی ئێران و عێراق و تورکیە و سووریا نەیرویەکی حسابی لە هەر چوار پارچەکەیکی بێ لە هەر پارچەیە کە زەعیفی زانی دەست بوەشێ نەئینکی کتوپڕی نەوەڵای ناقو ئەوانە وەکو ئەسباب باسیەک وەرن لە مقابل لەسەر برنە پێشی دەرەجەی سەواد و معلومات ئەوە هەوڵی خوێندن یەکجار زۆر لەلایەن کۆمەڵەوە وەڵا هەموو هەوڵەکە زیاتری ئەتوانم بڵم فەرهەنگی و ڕۆشنبیری بوو چون بەڕاستی خوێندنەوەڕان نەبوو دەرەجەی سەواد چێتە سەر هەر تەبەقەی سەرمان هەر نەبوو مثلا من بەڵقاسم بووم لە بۆکانە چون کە تا کەلاسی نۆم خوێندم وەڵا مهم بوو زۆر مهم فڵان کەسە بزانە نۆ کلاسی سەواد بەڵێ ئەوە بوو تا حدێکە ئیتر یانی ئیفرات لەوە کراکە تەشویقی خەڵکن بۆ مەدرسە و مەلا و فەقێ و یا مەدرسەی ڕەسمی لە دێهاتا بکەنەوە لەسەر مەسەلەی ژنان مۆقیفی چ بوو کۆمەڵم بەڵام معتەقد بە ئازادیەکی ژنان بوو بەڵام نەبووە بێپەردە و هین تەدریجی کۆمەڵە ئەوەنەی کە من هەدەفی خۆم بووە و ئامانجم بووە و هینمان نەکرد معتەقد بە مبارزەیەکی ئیسلاحی ئیمڕۆ گام بە گام بووین ئەمازانی میلەتێکە نەخوێندەوارە فڵانە ئەگەر ژن بەو شێوە کە ئەیەوێ ئازاد بێ فەسادی زۆرترە بێ تەدریجەن خۆی بخوێنێ و تاسیل کردە بێ خۆی ئازادی خۆی بەدەسێنێ داوا ئەکا کە بخوێنێ داوا ئەکا کە مافی ببێ بەڵام ژنی کورد هەمیشە خۆ ئەو ئازادی بووە ئیسێ مقایسەی ژنی سەقز لەگەڵ ژنی تەورێز یا مەهاباد و تەورێز ناکرێ لەباری ئازادیەوە شیعەکان هەر ئوسوولەن حجابیان یەکجار مهم کرد بوو بەڵام کەی لە کوردستانی ئێمە ژن نەیتوانیوە بەبێ ئیجازەی مەر بچێتە ماڵی بابی وەڵا لە هەزاری ماڵیش یەکێکی وا هەڵ نەکەوتووە هەر وەختێ مەیلی بووە چارشەوی خۆی بەسەرداردا و چوە سەری ماڵی بابی دا و هاتوێتە
ئازادێکە لە کوردستان زۆرتر بوو بۆ ژە هەمیشە دێهاتەوە هیچ شارێکەیش ژن ئازادە پەزەرایی لە میوانیشەکە دێتە ژوور دێتە ژوورێ هاتو چووەکە مەسلێکی کوردی هەیە لەجا ئڵێ ئاخر مێردەکە لە ماڵ نییە ئەڵێ ماڵەکەی نەداوە بە کۆڵیان ماڵەکە هەر ماڵ و تەشی بێنەوە هیچ لە بیرت دێ مەسەلەن ئەندامێکی ژنی بوو بێت لە نێو ژناندا کاری کرد بێ کۆم زۆر ئەندامی ژنیش بوو بەڵام ئیتر بێسەوات بوون خۆ نەیەزانی هینکە بەڵام بۆ دەنگ و باس بڵاوکردنەوە ئەرەوەڵا بوومان ئەندامی ژنتان بوو ئەرەوەڵا چۆن بۆەوە گەگەر زۆرتری باس بکەیت مەسەلەن ئیشتان لەگەڵ ئەوانی شتان سۆن دەدا ئەوانی دەبوون سوێنیەدا زۆر چاکیش بەڵام بە هەر فێڵێ بواە لە بۆکانە کە من زیاتر لەوێ بووم ئەم باجیزێنەبی خوشکی مامۆستا هەژاری ئێستادادێکی عجایبی بوو ئەغڵب شعری هەژاری بۆ ژنەکان خوێن و ئەوانیش لە کانی ژنان و لە حەمام و لێفەشڕەکەی مەسەلەن وایە و هین بەو دەمەتەقێ و ئەوانە تەسیدێکی یەکجار زۆری لە ناو ژن و پیاوە کێ دیکە ژن پێشک دێکە مەسەن ئاوە لە کۆمەڵی نزیک بوو بێت و ئیشی کرد بێت بەخوا لە مەهابادی ئەمزانی هەیە ناوەکان لێ نەزانم بەس هەبوو ئەمزانی کە ژنوان هەیە بۆ زیاتر دەنگ و باس و بۆ شایە ئەساسکردن لە ناو وەختە حەمام نمرەوشن نەبووی تر عمومی بوو لەسەر چۆم لە جلشتنا لە پرسەدا لەوانە باسەکرایتر لەلایەن ژنەکان لە لایەن ژنەکانەوە چی کە وای کەمتر نەبوو لە پیاوە بەڵام ئیتر وەزاکەوا بوو ژن ئیسێش لە پینا ئەوەختە خەڵک نانی لە ماڵی خۆیە کرد ئازوقەی زستانی لە ماڵی خۆیە خست ئەوە هەمووی کاری ژن بووی دی ئەو فرسەتەی ئەوەندە نەبوو بێتە خیابان و قۆڵی لە ڕوودکا و بکینکە احتیاجیشی بەوە نەبوو جمعە لە هەموو شارەکاندا سەیران بوو ژن و پیاو هەڵپەڕین و داپەڕین و ڕەش بەڵک تێکەڵ ڕەش بەکەڵ ئەدە وڵات تێکەڵ و کەس هینی ئەوەی نەبوو کە ئەو فکری خراپیش ئەتوانم بڵێم زۆر کەم بوو تەلاقدان و جۆبوونەوە ئەو دەم زۆر کەم بۆ دەنێ زۆرکەم ئەغڵب ئاخر اختلافەکە ئیستە کە هەیە ئەوەیە اختلافی تەبەقاتی ئیستە زۆرە ئەو دەم یەکجار ئەوەندە اختلافی تەبەقاتی نەبوو بەو شیدەتە ژنیش سەدینەوەدی بە دڵخوازی خۆی شوویە کرد حەزی لە تۆ کرد مەسەلەن تۆش حەزت لەوە کرد پەیمانتان نەبەست و ژوان بوو شەوانە دانیشتن قسە ئەکرا و فڵان ئەکرا و بۆ داهاتوو واکەین و واکەین و هین و دوایەوە ئیتر کە ئەبوو بە ژنی من یا ژنی تۆ مناڵە بوو هینە بوو عەلاقە زۆرە بوو ئیتر مەسئلەی تەلاق و گوێبوونەوە و شتنەوە زۆر بوو بەڵام کەم هیچ دوازەکان بدڵخواز بوون زۆرتری من ئاگام لێ بێ نەم دیوە کە یەکێ بە زۆر بدرێ بە یەک بوو بەڵام کەم پاشە مامەقالەکە کۆمەڵی ژێکاف تا ئێستا هەروەمان بیستە دەڵێن کۆمەڵی ژێکاف تێکچوو بوو بە حیزبی دموکرات ئەو تێکچوونە ڕەوەندەکەی چۆن بوو ئایا کۆبوونەوە یەک گیرە ئاەتە لە سە یەک گیرە ئایا مەسەلەن کۆمەڵە خاوەنی کۆمیتە مەرکەزی بوو چی بەسەر هات ئەوە ئەگە بتوانی بە تۆزێک بە وردی عرض دەکەم وەختی لە تەورێز قسەی خۆت کە بەڵە فێرقە و ئەوانە دامەزران و هین بوو کۆمیتەی مەرکەزی کۆمەڵی ژێکاف
خیاڵی وەک بەئیسلاحی ئیسراڵە تەغییری جەهاد یا ڕێفۆرم یا شتێک خەیاڵی شتێکی وا بوو بەڵام ڕووسەکان هینیان کرد کە ئەبێ فشاریان هێنا کە حزبێکی ئاشکرا بەداوی حزبی دموکراتی کوردستان ئێوەش تشکیل بن وەکو فرقەی دموکراتی ئازربایجان اختیار هین بێ کۆمیتەی مرکزی ژێکافیش هەر بەو مەڕامی خۆیەوە پەسەندی کرد داوتیان قسمەتێ مخالفە لە کومەتی بۆکانەوە 12 نەفەری ئێمە چوین بۆ مەهاباد بەڵام ئەوە نەبوو ئێمەش وتمان با وەڵا چی بە مەسلحەتە بیکەن ناڕازی نین بە حزبی دموکرات تەسیس ببێ و عالەمەکە زیاتر هین بێ بەڵکو بتوانین نوتفەی ژێکاف زیاتر لەوێ هەرە پێ بدرێ ئەوە بوو کە ڕۆژی ئەوەڵیش کە بوو دروژم هەر کورد و کوردستانی گەورە بوو خود وەختایی وەڵی من ئەو وەختە نەمبیستووە تا 15 شەویش دوایەوە هەدەفەکە ئەوە بوو لە زمانی کۆمەڵێجەکە خود مختاری هەر وجودی نەبوو ناوەڵی کەلیمەی خود مختاریم لە تەواوی مدەتی شێکافە هەر بەرگوێش نەکەوتووە جایتریا تەمەڵی خۆم بووە دەنووسراوەکانیش دانیە نەمدیوە باشە ئەو تشکیلە ئەو بوونە کە لەولاولاش باس هاتۆ کە مەسەرەن جەماعەتی لە کۆمەڵێجەکە مخالف بوون بۆ مخالف بوون وەکە مخالف بوون بۆ هیچیان بۆ نەکراکە نێو نەگۆڕن وەڵای ئەقەلیەت بوو مخالفتەکە ئەو دەستەکە مخالف بوون لە ئەقەلیەتا بوون قدرەتێکیشیان نەبوو چی بکەن مەسەلەن وەک بزانی کێ بوون ئەوانێک کە مخالف بوون لەنێو کۆمەڵێجەکە بدا لە ئاخریا کە زەمیعی هاتەوە دەرکەوت کە پی خۆش نەبوو بەڵام ئیتر ئەشخاصێکی وا مهم نەبوون کە بتوانن شتێک سازکەن یا کۆمەڵەکە هەر بە نهێنی بهێڵنەوە غیرە زەبیحی کەسی دیکە نەبیستۆ نەوەڵا باشە مامە خالەم تۆ بۆ خۆ ساڵانی ساڵدن و حیزبدا کارت کردو و ئیسانێکی حیزبی و تشکیلاتی ئەوە بووی ئەو جەماعەتی کە نێوبەدرەوەی کۆمەڵی بوو نێوەکان مەسەلەن لە مەلا عەوڵای داودی لە مەلا قادری مەدەڕەسی لە عەبدوڕەحمانی زەبیحی لە دڵشادی ڕەسووڵی لە هەژار لە مەسەلەن ئەحمەدی عیلمی لە مەلا ڕەحمانی کەیانی مەلا عەبدوڕەحمانی ئیمامی هەمووی ئەوانە هیچیان ئەتوانە دنێ ڕووزی حیزب دموکراتدا نابینی نە لە سەردەمی کۆمار کە حیزب دموکرات دروست بوو ئەو لیستە دروست بۆ 76 نەفەرەکە هەمووی ئاغاوەت و سەرۆک عەشیرەتەکانی سۆما و برا دۆستەوانە بوونە کۆمیتە مەرکەزی حیزب دموکرات ئەوەی چۆن دەبینێتەوە وەڵا ئەوە مەسلحەتی بوو هەر ئەو مەسلحەتیە کە عومەر خان ببێ عەمەر شەیخان ببێ فڵان ئاغا ببێ هین ببێ قسمەتێک نیان کرد حاجی قەرنی ئاغا و وڵای بایزاغا و ئەوانە نیان کرد بەڵام یەکێکی وەکو زێڕۆ بەخوا بۆ هیچ نابوو بەڵام چی بوو سەرۆک عەشیرەتێک بوو ناودار بوو دڕ بوو حزبیش ئەیویست لەوانە ئیستیفادەی ئەوە بکە هێزی چەکدار هێزی چەکدار ئەی نەخۆ دەیزانی قامکێکی زەبیحی 1000 زێڕۆی لە دروستە بێ ئەخ باشە تۆگە بێنێ و تشکیلاتی بەدەنی حیزبی دموکرات ئەو زمانی کە دروست بۆ یەکەم جار هەمووی سەدی 92 دەبن ئەوانە لیستەکە بڵاو بۆتەوە بەڵێ باش ئەوە نزولێک نەبوو لەوەی کە مەسەرەن لەو بیر و باوەڕانێک کۆمەڵی کە ئاوە تون پێدا دەگرت لە سەرکردایەتی شێخ و دەرەبەگ و مەلاو ینی تقریبن عەقەبگەردێکی زۆر خراپ بوو زۆریشمان پێ خۆش نەبوو
بەڵام چیەکەی حلو مەرجەکە ئەو ڕۆژە وابوو ئەبوو وابێ لاساکردنەوەی فرقەی بەڵێ لاساکردنەوەی فرقە بوو ئەو لاساکردنەوەی چی هێنایانە کوردستان سۆڤێت بوو یا وەڵا زیاتر سۆڤێتەکان و ئازربایجانیەکان کورد بۆ قبولی کرد وڵای تر مەجبور لەبەر ڕووسەکان و لەبەر ئەوە کە ڕێدەستێکی بۆ دەرەوە قبوڵی کرد ئەیشی زانی کە فشاری حکوومەتی مرکزی بەسەر کوردستانە زیاترە بێت کوردستانیش ئەبێت دیفاع بکە دیفاعەکەیش بەسەر عەشایرەکەوە بوو هێزەکەمان هێزێکی عەشایری بوو ئەینەخۆ پێشمەرگەی ڕەسمی کە نەختێ تعلیماتی دیبێ و چوار قسەی حسابی بیست بێ 1200 نەفر 2000 نەفر بڵێ بەڵام 12000 نەفر عەشایر بوو ناچاری لەو جەرایانە ئیستیفادە بکەین ئەو سەفەرەی کە سەفەری دووەمی قازی محەممەد و جەماعەتێک سەرۆک و پیاوە معقوڵ بۆ باکۆیە ئەوە تەسیری بوو لە دروستکردنی حیزب دموکرات ئەراوەڵا لەوێ وابزانم هەر ڕسمەن پیاوت بوو ئەزانین کە کۆمەڵەیەکی نهێنی هەیە و هین بەڵام بتانەوێت کە شتێکتان مەوکرێ ئەبێ حیزبێکی ئاوا بێ قازی محەممەدیش ناچار ڕوئەسای عەشایری هێنا ڕووسەکان کوتپیان دەبێوانە بێنن یا نەوەڵا مەجبور بوو ئاخر کەیتری پێنایە چی بکردایە کاکە تو خۆت لەجێ ئەو دابنێ 50 ساڵ بەر لەمە 52 ساڵ بەر لەمە فەرزکە ئیستیفادەی لە فڵان ڕئیس عەشایر نەکردای ئیستیفادەی لە کێ بکردە ئەوانەش دەو مقامیان بداتێ و نێویان بداتێ کۆمیتە مەرکەزی و ژێنەڕاڵ و لیباس و ئەستێرەی زۆر بە بەشانیەوە بێ کار بکات خیانەت نەکا دوای ئەو سەفەری قازی محەممەد و جەماعەتەی کە هاتنەوە بۆ مەهابەت کوردست حیزبی دموکرات دروست بوو یا چەندی پێچ وڵای جوان لەبیرم نییە تاریخەکانی نازانم لەسەروەی کە هاتوونەوە و قماشێک بەم و ئیمزا کراوە لەلایەن خەڵکی ساڵاقەوە هیچ ئیمزا کۆکردناوە لەوێ نەبووم نازانم تۆ ئەو دەم لە ناوچەی بۆ کام بووی زۆرتر بوونی بەڵێ باشە مامەقالە دوای وەی کە کۆمار حیزبی دموکرات پێکات و ئەو جەماعەتە فەعالە و نێو بە دەرەوانەی کۆمەڵی ژەکاپسیان بەسەر هات زۆریان هەر لە هی نابوون لە کومیتەی مرکزی و لە کاری حزبی و تشکیلاتیان نەکرد چۆن مەسەلەن مەنافی کەریمی فەرزکە دڵشاد زەبیعی هەموو کاریان نەکرد مەعاشیان وەرەگر کاریان نەکرد هەڵسوور بوون باسی کۆمەڵان نەدەکردەوە نایتر مەسەلەی کۆمەڵە هین بوو دەغم بوو لە ناو حیزبی دموکراتە ئیدغام بوو نەوەڵای تر دوایەوە مەگەر فەرزکە لە مەجلیسێکا کە دانیشتایەتین باسێکی قەدیم کرایە ئەینانەوەڵای باسی چی بکرێت ئەو وەختە کارەکانیش ئەوەنە زۆر بوون و پێشامەد یەک بە دوای یەکا دەهات نافریای ئەو جۆرەشتانە ناکەوت هەر ڕۆژی ئێران لەلایەکۆ بەسمێکی گێڕا ئەوە بوو شەڕی قارەوا بوو شەڕی مامەشا بوو شەڕی باشە مامەقالە ئەگەر مەلا مستەفا هات لە ئەوڵەوە باش وەرنەگیرە ماوەیەکی پێچوو ئەمە سد لە بیرە وەڵاهی ناوچەی ئێمە دوور بوو من ناتوانم زۆر بکەم بەڵام وەرنەگیرانەکە وای تێیەکەم زۆر هین نەبوو تون نەبوو بڵێ هەروەری ناگرن یاهین بەڵام چون لە ئێمە دوور بوو وەختیش خۆ رادیۆ و رادیۆشن نەبوو هەر شایعە مایتر لە ئاخریا کە هات زۆر ئێستقبالێکی گەرمی لێ کراو عەرزە بکەم نوتق کراو فڵان کراو بوو بە ژەنەراڵ کوردستان کردی بە ژەنەراڵ
لەو چوار ژێنەراڵەیەکیان ئەو بوویدی بەڵێ ئەو ماوەیش کە بوو بەڕاستی ئیتر خۆشەویستی پێشەوا بوو وە زۆر سادقانە و پاک بە دڵسۆزیەوە هەوڵی بۆ کوردایەتیەدا مەلا مستەفا ئەو وەختە بەڕاستی خۆشەویست بوو لە ناو کوردی ئێرانیشە ئینسانێکی زۆر ڕێک و پێک و باش بوو هەچی محەممەد محموود لەلایەن ئەو قسەیە کرد قسەکانی ئەنیشتە دڵی خەڵکەوە احترامیان گیرا زۆریش ئەوەندەی کە کرا یارمەتی دران فەرقی کوردی ئێران و عێراقش نەبوو لە نەزەر عوسمان دانش فەرزەن مامۆسایەکی سەرەتایی بوو لە سلێمانی لەوێ زۆر احترامی زیاتری لێ گیرا و ئیسیفادەی زیاتری لێ کرا و ئەوەی کە هاتایە کاری پێدرا و ئەوە نەکە مەقدور بووایتر ڕابطەی کۆمەڵەی ژێکاف و هیوای چۆن بوو زۆر ئاگادی نییە ئەو مەسلەی سەرۆک لە لاپەڕەکانی وەڵی ژێکافیدا وەڵی سەرۆک و کورد و کوردستان ئەوە شێوەی ئەڵمانی بوو زوو لاچوو سەرۆک چێ مەزوریان ئەو وەختە حسێنی فرۆهێر بوو مەزوریان ڕەفیق حیلمی نەبووە ڕەفیق حیلمی سەرۆکی هیوا سەرۆکی هیوا وەڵاهی نازانم بووەوە بەڵام سەرۆکی ئێمە حسێنی فرۆهێر بوو ئیزەمە زوو لایەن بەربا بە بژی سەرۆک و ئالا حەزەتی هومایونی فڵان نەبێ ئەو شتانە زوو لاچوو کۆمەڵە لەسەر مەسلەی نازی و ئاڵمان و ئەوانە مۆقیفی بوو وەڵا زیدی نازی بوو زیدی فاشیسم بوو ئەوەی کە شتی کوردیشکان وە هەر دیکتاتۆری بوو دیارە کۆمەڵەش ئەناڵا زۆر نازی بوو ئەو هینە عەقڵ و بەختی کاکەژار هینێکی کۆمونیستی تەواوە فەرزەن ناوی هتلەریش هەر بە جەرگی هتلەر بە تیغی وان شەقکە ئەوانە هینە لەسەر زل هێزەکانی دیکە نەزەری چ بوو لەسەر ئینگلیز لەسەر سۆڤێت لەسەر ئەمریکا وەڵاهی ئەمانوە ئینگلیز بێ ئەمریکا بێ ڕووس بێ هەر کەسێ بۆ کورد باشە ئێمە نۆکەریەکەین سیاسەتەکەڵێکمان بەد نێ و ئێستقلال وەربگرین و وڵاتی خۆمان ئیدارەکەین با عەجەم نەیخوا ئینگلیز بیخوا با عەرەب نەیخوا ئەمریکا بیخوا کورد و موختەسەرەکەی ئابوو زۆر مهم نەبوو بەلای چێدا بکەوە ڕەنە وەڵا ئەمە ئیستعمارە و خوێن مژە و فڵانە و ئەو کەلیماتە لەم ئاخرا پەیا بووە ئینانە وەڵا ئیسێژ من شخصی خۆم عەقیدەم وایە کوردستانێکی گەورە و ئازادم بۆ تشکیل بێت نۆکەری موساییەکە هەر کەس دەکا بیکە ئەو یەک نەفەر یەک دەوڵەتە و ئەیخوا ئەقەلەن ئینسافی ئەوەی هەیە کە فەرهەنگم پێدا مەدرسەم بۆ دانێ فێری کارخانم بۆ دان ئەمنیەتم ئەداتێ با 1975 ئەو بیخوا خۆ 125 جار بە ئێمەکە بەڵام ئیسلام مەسەن لە نەوتی ئابەدان چی بەر کوردستانەکەوێ لە نەوتی کەرکووک چی بۆ کوردی عێراقەیە لە معدەنی زێڕ یا فڵانی تورکیە چی بۆ کوردەکە هەیە ناوەڕاستە زۆر ڕاستە دەوەڵاهی 50 و چەند ساڵە من لەسەر ئەو عەقیدەم هەمووشیان ئازانی با مەقالە دوای وەی کە دەورانی کۆمار تۆ فعالتر لە کوێ بوو چ دەکرد دەورانی کۆمار من لە مەهاباد بووم دوایەوە بۆ بەشی هین ئەفسەری ستاد هەربی ئەفسەدلیک لە تەورێزکە دامەزرا منیش لەگەڵ سی و چەند نەفەرێک ئێستا سەرپەرستی ئەوان بووم لە تەورێز بووم هەربی سەرفەلیک هەربی ئەفسەدلیک مەکتەبی تورکیەکە بەڵێ سەرهەنگ حاتەمی یەک دوو دەوا هات سەرگورد پیرزادە وەلی بوو
پیرزادە ئەو سەرپەرستی مەکتەبەکە بوو ئەفسەری هینیان بوو ئیتر لە 21 ئازەرا کە تێکچوو بە 1000 شەڕەشەق خۆمان گەیاندەوە کوردستان تۆ لە تەورێز بێدەم ئەی دەورەی ئەفسەری دەدیت بەڵێ چەند مانگ لە تەورێز بمامە 3 مانگ و شتێک بوو لە دەورانی کۆمەڵ بەڵێ جەماعەتێکی ڕۆشتم بۆ باکۆیە هەرو ئەفسەرانەوە نیە نەوەڵا کەسمان دەچوو بۆ باکووە قرار بوو ئەگەر دەورەی تەورێز کە تەواو بێ ئەو وەختە بۆ تەکمیلی دەورە بچینە باتکوبە جەماعەتە پێشگوت چوو بوون غەنی بلووریان بەڵێ چوو بوون ئەوان مناکەم لەوە نییە ئەو چوونە چ بوو ینی باکۆ ئینتخابەکە لە ڕووی چێەوە بوو لە ڕووی خانەوادەوە ئەی ئاگام لێ نییە بەڵام ئیسیفادە لە هینی خانەوادێکی بوو حەلەوی و وتمیشی و بلووری و ئەوانە بنەماڵەیەکی مەهابادی بوون و ئەوانەی نێوان بەدەرەوە بوو ئاوەتە لەبەر ئەوەکە با بڵێن ماڵی وتمیشی یەکێکیان لەگەڵ چوو بەڵێ ماڵی بلووری کوڕە فەقیر و شتیوە هەڵ نەدەبژاردرا بۆ چوون دەمیشت ئیسراحەتێکی بکەین وێنێ باش مامەجان پرسیارێکم لەبیر سوولێت پرسم لەسەر دەورانی کۆمەڵی ژێکاف ئەو ڕابطەی حیزبە ئێرانیەکان وەک حیزبی توودە و ڕۆژنامەکان و گۆوارەکانیان تا چ ڕادەیەک بوو لەسەر مامەجان پرسیارەکەەوە بوو کە ڕابطەی ئەو حیزبە ئێرانیانە وەک حیزبی توودە و ئەوانەی ترەگە هەبوون و ڕۆژنامە و گۆوارەکانی ئەو حیزبانە تا چ ڕادەیەک بوو لەسەر کۆمەڵی ژێکاف و ئێوە عرض دەکەم لەو زەمانە فقط حزبی توودە ناوی بوو ئەویش بە ناو فقط بەڵام لایەنگر و تەرەفداریان لە ناو کووردا نەبوو کورد فقط کوردایەتیە کرد کاری بە هینی تاران نەبوو و کۆمەڵەش وەڵاپی خۆش نەبوو هیچ نەوع ئێرتباتێکیان لەگەڵ ببەستێ چی بوو بۆ چوونەکە لەسەر حیزبی توودە مەسەنە چی بوو بەس چ حیزبێکیان بە دەنا حزبێکی ناسیۆنالیستی ئێرانیانە بەڵێ ئەوان هیچ حاضر نەبوون کە نسبەت بە کوردستان قەڵەم فەرسایی بکەن مەقالەیە بنووسن میلەتی کوردی ژوایە لە یا کورد لە عێراقا ئەوە نەهەیە لە تورکیا ئەوە نەهەیە مبارزاتیان بووە هیچ ئەوان عەرفی تەوەجۆهێکیان نەبوو ئەمە کۆمەڵی زۆر جوان لە مقابلیان نەوێستا بوو بەڵێ یعنی هیچ ارتباطێکی تشکیلاتی شتیا ارتباطی تشکیلاتی نەبیستووە نەدیومە بڵێ وەکو بزانی زۆربەی ئەندام وەرگرتنی کۆمەڵی ژێکاف لە چین و تۆژێک زۆرتر دەبوو مامەخالە سعی لەوە بوو ئەفرادێکی نسبەت بەو زەمانە بڵێ خوێندەوار بێ یعنی لانی کەم کەلاسی ششێکی ئیبتیدایی یا 4 ساڵ لە سوختەگەری و فەقیهاتیا بوو بێ و نەختە سەوادێکی بێ زیاتر خەریکی ئەو هینەبوون و تەشویق بۆ ئەوە کە خەڵکەکە بخوێنێ کوڕ کچ ژن پیا و هەر چۆنێ بواە فێری لانی کەم کوردیەکە ببوایە کە خۆی گۆوارێکی کوردیە بینە یا هی کوردستانی گەرمێن بێ یا هی کوێستان بێ بتوانێت بیخوێنێتەوە ئیسیفادەی لێ بکە ئەدی لەباری تەبەقاتوانەوە ینی نەوەڵا کارمان بە تەبەقات نەبوو ئەوە ئاسنگەرە ئەوە هینە ناوەڵا هەموویە کوردە و کوردایەتی بکات بۆ ئێمە کافی بوو هیچ هینێکی تەبەقاتی ئەمە سەرمایەدارە و ئەو بۆرژوایە و ئەو قسانە نەبوو معناشمان نەزانی باش ئەو کوردستانە گەورەی کە کۆمەڵی ژێکاف دەیویست دەیهەویست چۆن بێ و کوردستانی گەورە بە شێوەیەک بێ کۆمار بێ جمهوری بێ کۆمار بێ جمهوریەکی کۆماری بە دەنگی گشتی ئازاد بە بێ ئەوە کە ئەوە نە بۆمان بکرایە نەمانەهێش ئاغا و مەلا و شێخ سەرۆک بن و خاوەن دەسەڵات بن خەڵکەکە ئازاد بن پەیوەندی لەگەڵ پارچەکانی تری بێجگە لە موکریان لەگەڵ مەسەنە شنۆ سۆما لەگەڵ ئەوانە تا چ ڕادەیە بوو ئەوانەی کە لەژێر نفوزی حکوومەتی مرکزیان نەبوون وەکو سۆما و برادۆست و شکاک و ئەوانە ئەو بە ئاشکرا فعالیەتی تێکرا بەڵام لە ناوچەی
سەقز و بانە و سەردەشت و سنە و کرماشان و ئەوانە فعالیەتەکە ژێرزەمینی بوو نهێنی بوو بەڵام چون ئێرتیبات کەم بوو وەسیلەی ئێرتیباتی نەبوو ماشێنالات و فلان زۆر کەم بوو وەڵام بە شێوەیەکی زۆر هێمنانە چووە پێشەوە وردە وردە گام بەگام بە ئیستلا باشە مامەجانە مەسەلەی دینی چۆن دەدیت کۆمەڵێژەکەات لەس لەگەڵ دین چۆن ڕەفتاری دەکەیت دینا زۆر ساز بوو هەموو بە ئیسلام مسلمان بووین ئەرە خۆرمان کەم بوو هەروە 10-15 نەفەرێ بوو تۆ لەگەڵیان ئەرە وەڵڵا بەڵام ئیتر هەمووی بە ئایەتی قورئان و بە حەدیسی پێغەمبەر و حب الوطن من الإيمان ترەوە وێژی زمانی هەموو کەسێ بوو لەسەر ئەو دوو تەریقەی نەقشبەندی و قادری چۆن بیر و باوەڕی بوو وەڵا هەردوو تەریقەتەکە لای ئێمە محتەرەم بوون بڵێ و ئەفرادیشمان هەموو مەخصوصن لە مکوریانە چون تەریقەی نەقشبەندی و شێخی عیسامەدین و شێخی بورهان بوو لە سەرێوش ماڵی شێعوبەیدی لای شەمزینی شێخانی شەمزینی ئیترەوە ئەندامی مریدیش بنە ماڵی شەمزینی 100% کۆمەڵەیی بوون و کورد بوون وەکو ماڵی وەلیزادە ماڵی زۆریان هەموو شەمزینەکان بەڵێ نانەوازادەکان هەمویان هین بوو باشە ئەو هیچ پەیوەندێک لە بینی شار و دێ مەسەرەن ناوچەکانی مەنگوڕان بڵباچێتی مەسەن پیران هیچ مەسەرەن ڕابطەیەکی ئاوات نزیکە بوو بینی کۆمەڵی جێکاف و ئەو شار و دێ ئەوە چۆن لە هەموو لایەکە کومەتەیش ژێکاف بووایە فەرقی مەنگوڕ و مامەش و گەورک و دێبوکری و غەیر و زالێک نەبوو مەسەلەن فەیزوڵابەگی و دێموکری لە قەدیمە چەند سەڵیان بووە ئاژاویان بەینا بووە بەڵام وەختێکە من توانیم ئەحمەخانی فاروقی سالار موافقەتی جەلب کەم و بێن لە ئەوەڵ سەفەرە کە هاتن وامان تین کرد لەگەڵ کاکەژار بەسەر میوانی قاسماغا بوون فەیزوڵابەگی و دێموکری ئیتر لە وەختەوە محەبەت و خۆشی کەوتە بین و ئەو گێرە و کێشەی قەدیم کە چەند سەڵیان بووە ئەوانە لە بین چوو زۆر ڕابطەیەکی خۆشیان بوو باشە مامەجان ئەگەر دەرباز بین لە بەشی کۆمەڵی ژێکاف و بینەوە دەوروبەری کۆمار و دوای کۆمار یعنی ئاخوربەندی کۆمار کە تێکس و چۆن تێکس و ئەو جەماعەتی کە لەگەڵ کۆمار بوون و ئاغاوەت و ئەشیرە چۆن پاشەکشیان کرد ئەوانە چیت لە بیرماوە چ بوو کە ئاوا قازی سەری تەسلیمی وانە کرد و بەو شێوەیە شەڕ نەکرێت و تەسلیم بێتوانە گیان ئەو باسێکی زۆر دوور و درێژە کۆمار یەکجار خۆشەویست بوو بەڕاستی تاکونێ سازمانی جوانانمان دامەزران لە سازمانی جوانانە ئەفکاری کۆمونیستی وردە وردە خەریک بوو تەشەنە بکە ئیتر یا دەست بوو یا هەرچی بوو بازە قسەهایە کرا کە نابوو لە وەختا بکرێت چون سەر و عەشیرەتەکان یەکجاریان پێ ناخۆش بوو لە نەزەری سیاسیشەوە وەختی قەوام و سەڵتەنە بوو بە نخست وەزیر و وردە وردە بەلای ڕووسەکان ناکشا و وەزیرە تودەیەکانی بردە کابینە ئەفرادی هین وتیان وەڵڵاهی حتمەن ڕووسەکانیش سازەکە قەوام و سەڵتەنە و ئێرانیش بەجێ دێڵێ و کۆماری ئازربایجان و کوردستانیش ئەفەوتێنن قسمەتێک نەزەری ئەوە بوو وردە وردە لەوەی شاکە دڵیان زۆر لە ئەمسالی سدیقی ئەنجیری و ئەوانە ئێشە هی کۆمونیستی و تەقسیمی ئەرازی و ئەوە کەی بوو بەباو وەڵا ئەوە لە تقریبەن 4 مانگە 5 مانگە بەر لە ڕووخانی کۆمار پێش ڕووخان بڵێ پێش ڕووخان پێشەوە خۆشی نەزەری ئەوە بوو ئەیوە ئەم هەنگاوانە جارێ بۆ کوردستان زووە سازمانەکەی جوانانی دموکرات سازمانی جوانان ببن بەڵام
جوانەکان بە فکر و بیری کوردایەتی پەروەرشکەن نە بە کۆمونیستی. ئەو هەنگاوانە کە ئازربایجان ناویەتی ئەوان هەم دەوڵەمەندن هەم ئازربایجانی شوڕەویان هەیە. ئێمە بێکەسین جارێ بۆ کوردستان زووە. نەزەری پێشەوە ئەوە بوو. من مخالفی تەقسیمی ئەرازی نیم، بەڵام ئێستا بۆ کوردستان زووە. با میلەتەکە نەختێ پەروەرش پەیە کە خوێندنەواری ببێ، سەوادی ببێ، معلوماتی ببێ، بە علم و زانستەوە زەویەکە وەربگرێ. ئەو جوانانە و قسانیان دەکرێت زمانی؟ بەڵێ بەڵێ باسی ئەوە کراو کە شاعیر بازی و فلان هینە. پێشەوەش عەقیدەی ئەوە بوو کە جارێ وەزعی کۆمارەکە مستەحکەم ببێ، ئەقەلەن لە دوو کۆنفرانسی بینومەلەلیە بەشداری بکەین، یا حکوومەتی تاران دان بنێ، ئەو لەلایەکۆ تاران خەریک بوو لەگەڵ ئازربایجان تێکمان بە. لەلایەکەوە ئازربایجانەکان بەعزێکیان حەزیان ناکرد بەو برایەتی کورد و ئازەری. ئینگلیسیەکان لەملاوە تەوتە بوو، عێراق تەوتەیە کرد، تورکیە تەوتەیە کرد. لەناو ئەم هەموو تەوتەی خارجیە کوردستانێ چوار ماڵ ئەو هەنگاوە کۆمونیستیانە زوو بوو. باشە پێت وایە ئەوەی کە و عەشیرەتانە کشانەوە لە سەروبەندی ڕوخانی کۆمار ئەوە بوو یا شتی دیکەش بوو؟ ئەوە بوو یەکێکیش ئەوان سابقیان بوو لە دەستگای دەوڵەتیە، ئەیانزانی کە کۆمار ئەڕوخێ ئەوە بوو چوون بەرەو پیری حکوومەتی مەرکەزی و ئێرتیباتیان بەرقەرار کرد و وەختێک کە ئەرتەشی شاتەوە ئێمە شکستەکە شکستی سیاسی بوو، خۆ شکستی نظامی نەبوو. شەڕێک نەکرا، تەقەیە نەکرا، هیچ نەبوو. بەڵام وەختێک کە ئازربایجان پشتی شکانین بە یەک دقیقە پیشەوەری و غەیروزالک چونە ئەو بەرچەمی ئەرەسەوە. دەی پێشەوای فەقیر تەنها بە چوار پێشمەرگەوە چییە کرا لە مقابلی هینە؟ ڕاستە ئەرتەشەکە فەرزەن زەعیف بوو، زەعیفیش نەبوو، تانگی بوو، تۆپی بوو، هەواپەیمای بوو. ئێمە غەیرە بڕنە و چیمان بوو. هیچ مناقشە لەسەرەوەی بوو کە چۆن تەسلیم بین چۆن تەسلیم نەبین یا شەڕ بکەین؟ من ئەرزم کردی لە تەورێز بووم، خۆم ئاگام لی نییە، بەڵام مامۆستا هێمن ئەلحەق جوان نووسیوێتی و حقیقەتەکەی بەیان کردووە. شەڕەکە شەڕێکی خۆتڕێن بە قەولی کوردی ئەگەر بکرابایە باشتر کە نەکرا و پێشەوە زانیشی کە ئەعدامەکرێ، بەڵام بەڕاستی فیداکاری کرا و ئەو شەهیدە. ئەزانم لە تەورێز خراپتری لێ دێت مەهاباد، وەڵاهی مناڵی یەک ساڵیان نایاڵن. مەسلحەت وایە من ببم بە قوربانی ئەو میلەتە و سوێنیشم بۆ خواردون و لە بە سوێنی خۆشم وەفادارم تەسلیمە بم، هەرچی بادەبات. وای وت ئەو مەسەلەی جەماعەتی دە زمانی کۆماردا گوشەیەکە و بەنێوی دەوڵەتخا ئەوە چ بوو؟ وەڵات دەوڵەتخا سێ چوار نەفەرێک مەشهور بووبوون، هەم دەوڵەتخوایان پێوت هەم مشک مشکیانی جاسوس قابلی ئەوە نین کە باسییان کرێ. شتێک بوو نەتوانی خوا لە مقابلی نفوزی پێشەوا و حزبی دیموکراتە خۆڕاگرن یا قسەیە بکەن. بەس ممکنە لە ژێرەوە نامەیەکی مەحرەمانەیان نووسی بێ بۆ یەکێکان نادبێت یانە میان دواوێ مەراغەیە جەیەک و لەوێ پۆست کرابێ بۆ تاران. ئەینانە وەڵا هیچ ئەوە نەبوون کە بتوانن ئەرزی ئەندام بکەن. باشە مامەقالە دوای ڕوخانی کۆمار حیزب چۆن دەستی کردەوە بە گەشەکردن و دیارە مقدارێکی زۆر نووسراوە لەو لاولای هەیە، بەڵام ئەو کۆنەکارانەی ژێکاف بۆ هەموو دانیشتنوازان لە سیاست هێنا، ئایا مەسلەی سۆند خواردن بوو، مەسلەی چی بوو؟ وەڵا دوو شت زۆر باعث بوو. یەکی ئەوەڵەن سوێندەکە و یەکێکیش ئەوانی ژێکاف هەستی ناسیۆنالیستیان بوو. حزب کە ژیاوە من تا ساڵی 27 ناوەڕازمانی 27یش لە زیندان بووم لە بورمێ کە هاتمەوە مەهاباد
ئەوە گوێم ڕاگرت و هین لەگەڵ کۆنەکارەکانە دوتیان جارێ هیچ نییە و تۆش تازە دوو ڕۆژە مەرەخەز بوویت و بچۆرۆ ماڵ و سەرێکی ماڵۆ بدە و ماوەیەک ئیستراحەت بکە بزانین وەزار چۆنە بێ. من کە هاتمەوە سەقز دوای 12 ڕۆژ حسێنی مامفەحەڵا بوو لە بۆکان حاج حسێنی فاتحی ئەوە هات و هەروە باسمان کرد و هەناسەمان بۆ ئەو دەورە هەڵکێشا و هین وتی ئەڵەی چی حەزەکەی کە حیزبەکە بژێنینەوە وتمارە وەڵڵا زۆر وتی جا سێ چوار ڕۆژی تر ئەگەر پێت کرا سەرێکی بۆکان بدە. من کە چووم بۆ بۆکان بۆ شەو لەوێ بووم بۆ سەبحینە قادری مەحموودزادە کەی سەپیێڵە نەزانم دکتۆر ئاسۆیەکەیە ئەوە کوڕێکی جەوانەی باریکەڵە بوو ئەو وەختە هات و مختەسەر پەیمان و شت بەسراوە و دەستمان کردەوە بە فەعالیەت. شانسی ئێمە لەوە بوو ئیتر زۆری پێ نەچوو زەمزەمەی میلی شودەنی نەفت و دکتۆر موسەدیق و ئەقەلیەتی دەورەی چاردەهم و ئەوانە هاتە پێش و جەوەکە تا ڕادێ مساعید بوو. ئێمەش وەڵا زۆر بە دڵسۆزی و هینۆ خەریک بووین پەلمان بەهاویشتە دێهات و لە ناوشارە زۆر فعالیەتێکی جوانمان بوو. مەسەڵەن من ئەو قسمەتی ئاسنگەرخانە و تەنەکە ساز و ژینی بازاڕی فەقیرەکان ئەوە ناوم نابوون یەخەچڵکن ئەوە تاقمی یەخەچڵکن زۆریش بوو. ئەوی بەرگاراژی و ماشین سازی و فلان بوو ئەوە تاقمی گریس بوون تایفەی گریس. ئەغڵەبیشیان نایانەزانی جەرانەکە چییە سیاسیە بەڵام هەر لە بەهەستی کوردایەتی و بە هین ڕفاقات زۆر کاری باشیشیان نەکرد بەبێ ئەوە بزان کە حیزبین کەڵکی زۆر باشمان لێ وەرەگرتن. ئەو وەختەیش ئەو هەستە لە سەقزا بوو هەم سونی و شیعە هەم کورد و عەجەم هەموو شەوێ بەزم بوو هەرا بوو لە کورد و عەجەم لە قاوەخانانەکە ئەو مەسیەکێت ئەبوو بە شەڕەبەتری و شەڕەچەقۆ و بەزم و هەرا ئێتر شەو نەبوو لانی کەم 50 نەفەر سەقزی ڕانەکێشن بۆ شەهرەبانی لەوێشی تر وای لێ هادایان و بابە مەسیەکە لەسەریان دەچێ بەیانی یەکتر ماچەکەن وەڕۆنەوە هەروای ئەو هەستە زۆر بە خەزانجی ئێمە تەواو بوو. بەسەرەی تر لە زەمانەی کە هین بوو موسەدیق خەڵکەکە یەک پارچە بوو ئیتر بەداخەوە حیزبی توودە نفوزێکی فەوق العادەی کرد کادرەکان ئەغڵا 90 وەڵا توودەی بوو ئەوە بوو دوای موسەدیق بەجارێ بە توودەی. باشە تۆ مەسەن ئەو پیاوە کۆنانە نەدەدیتەوە کە مەسەن ئیوەکو کاک سەدیقی حەیدەری وەکو قسەم لەگەڵ کردوون هەموو دانیشتنمان بووە ڕەحمانیکانی سەدیقی حەیدەری غەیر زالێک حەمەد ئەمینی شەرەفی یانوو وەڵا دەستی توودەی تێکەوتووە ئێمە نایکەین حیزبەتیان نەدەکرد حیزبەتیان نەکرد و بەڵام بۆ کوردایەتی حازر بوون ئەمانیش کادرەکان غەنی بلووریان و عەزیزی یوسفی و غەیر زالێک هەمووی 190 هین بوو توودەی بوون ئیمانیان پێی نەبوو بەڕاستی بۆ خوانیش حولێکیانە داوەکو قەدیم بۆ نەوەڵا هەمووی سەری قاڵ بوو بە چون فەقیریش بوون مام محەممەدی ئیلاهی نەبێ سەربەتێکی بوو مغازەیەکی زۆر باشی پارچە فرۆشی داناینا مەسەڵەن خەلیلی خوسڕی وەڵام من خۆم ئەگەم لێ بوو حاجی مرزا ڕەحمەت 500 مەنی پێدا و دوکانێکی پێدا بێکرێ لە هین کاروانسەرات بەرامبەری حای ساڵحی عەلیاڵی و ئەوان دوای کۆمار خەریکی خوری و ڕۆن و کەشک و ئاوانە بوو مرزا ڕەحمانی برای ئەو ئەرز بکەم چکە زۆر سەیرەما مەقالە ئەو هەموو ئەندامانەی کۆمەڵی ژەکاف هیچی نەبوون بە حیزبی دموکرات نەوەڵا هیچی نەهاتەوە زۆر کەم هاتنەوە وەڵا کەم بەڵام ئەوەی کە ناودار بوو هیچی نەهاتەوە چون ئیمانیان بە مەسەلەی کۆمونیستیەکە نەبوو ئەوەی تێکەوتووە ئەوە نەبووایە و
هەر کوردایەتیەکە بواە بەڵا هەمووی فیداکاریە کرد لە ماڵی مام محەممەدی ئیلاهی سێ چوارێک بە شەولشینیش هاتبوون وەڵا من میوانی بووم ڕەحمانەکانی و ئەوانەکە هاتن هەروە باسمان کرد باسی قەدیم ئیمانمان بۆ کوڕ و کاڵە نییە تازە پێگەیشتوانە بەڵێ ئێمەش تازە ئیسە پیر بووین و ژن و منداڵ و نیشمانە نیان بوو نەوەڵا بووە یەکێکی وەکو خەلیلی خوسەوی ئەوی بە ڕۆژ پەیای نەکردایە شەو لێ نەوە بیخوا نا دز نەبوون هیچیان وەلانە نابوو ناوەڵڵا الحەقی وەلئینسان هیچ کەس مرزا وەهابی قازی باوکیم وابزانم کاکە میرۆ ئەوانە بەڵێ دەوەڵڵاهی بە ڕەحمەت بێ مینا خانم مراعاتی کرد و تا دەستی گرت و مەکوشتەکەی بۆ هین کرد مەوچوو ئەو سەردەمە کەس فکری پاشەکەوت و پەسەنداز و دزی و ماڵی دنیا نەبوو ڕۆژی لێ قەومانێ و نەوەڵڵا هیچ هیچی وەلا بنێ نەوەڵڵا هیچمان لەبەر چاوان نەبوو بۆ من خۆم ئەگەر باوکم نەبوایە و سەروەتی باوکم نەبوایە وەڵی 15 قڕانم نەبوو زۆربەی ئەوانە کە خۆیان بووی خۆ پێما ئەی بوو لە کۆمەڵی ژێکا پارە وەربگرین یا لە حزبی دموکرات بۆ ئەوەن خزمەتمان ناکرد مەعاشمان بنێ یا پلەمان بنێ یا مەقاممان داتان نابوو ئەنگۆ خزمەتی بکە ئارێ وەڵڵا باشە ئەو سەردەمی کۆمەڵی بڵین کە ئەو ئەوڵەکانی ئەو باسی زوڵمی ئاغاوەت و تەڕەفداری لە جووتێر و ئەوانە کوتت لە نێو کۆمەڵدا کەم دەکرا زۆر کەم دەکرا بەڵام ئەگەر کراب دەکرا لەلایەن چێوە زووتر دەکرا ئەو باسی وەڵات زیاتر لە تەبەقی خوێندنەوار و باسەوات بوو کە باسی ئەوە کرا و لە ڕووسیە وا کراوە عەداڵەتی ئەویانە گێڕاوە کە هیچی هەمووشی هەردرۆ بوو کە هەروەکوانە بووە مەلاکانی ئێمە چۆنەیگو هەموو بەیانیە 70 من پوڵی نەوتە بۆ دێتە پشتسەرینەکەت و تەلەفۆن مەجانی و بەرق مەجانی و ئاو مەجانی و دەوری محەممەی مەهدی هەر سەڵەواتێ بە و هەموو شتێکە هەیە ئەوش ئەو بەهشتانیان هینە کرد قسمەتێک باوەڕیەکە دەینا ئەوی بەواسی نەفوزی مەسەبەکەەوە کەس زۆر گوێی بەو هینانەشن ناکرد جەماعەتی ئاغاوەت ئەوانە دڕدوم نەدەبوون لەوەی لەو قسانن واللهی نەمبیدیوەکە درد بدەن بن بەڵام ئاغاواتیش وەختێک کە زانیان کەفەی ترازووی سیاست بەلایەنی حکوومەتی مرکزیەوە بایان داوە هەنا وەڵڵاهی پیان خۆش نەبوو لەگەڵ کورد بوون هەرە وەڵڵا کورد بوون چون دەلیلیشم چییە ئەوەیە کە دوای کۆمار یەک سەرۆک عەشیرەت ئیمزای نەکرد کە قازی محەممەد کوشتێ ئەوە خۆی مهمە چی ئیمزای کردی بازە مەلایەکی وەکو مەلا سدیقی حەمامیان وشت گوتیان ئەوانە دەدوازێ ئیمزا ئیتر کە دانیان هین نییە خۆیان ئەو مۆزوعیان لابرد هەر قازیان پێش ئیعدام کرد و بەبێ فتوای خەڵک نە عەلیاغای حاجەلخانی کردی نە مرزا ڕەحمەتی شافعی کردی نە حاجی ساڵحی شاتری کردی ئیتر مەلا حوسێن مەژدی کردی نەمبیستووە بیکە نەمبیستووە نەوەڵڵا بەڵام وتیان مەلا عەبدوڵای مودەررسی کردوویەتی ئەویش بە شایعە بوون معلوم نەبوو ڕاست بێ یا درۆ خوازانێ نەوەڵڵا وە دوای ئەویشە کە کۆمەڵی حیزب ژیایەوە دوای موسەدقیش ئەو هەموو ئاوارەی بووە بێتکە لە ڕوئەسای عەشایر کێ ئێمەی پەنادا من لە گوڵۆڵان بوو لە ماڵی خدری عەیزاغا وەک هەمیشە دوو نۆکەر بە پرسەرمەوە بوو بۆ هەرکوێ بتوایەتم باشترین ئەسب لە ژێرما بوو خەلیلی سدیقی لە وزنتاش بوو فڵان ئەو هەموو هەر عەشایرەکە پەنادا
و دوای ئەویشە فعالیەتی سیاسی دووبارە دەستی پێکردوێتەوە ئەگەر لە ناو مەنگوڕان نەبوایەتی نەکوێ ئەژیین ڕاستەوە بەشێکی ڕاستە ئەوە چییە ئەو مەحەبەتە لە دڵا هەر بووە حسی کوردایەتەکەرە تا 100 ساڵی تریش تەسیری حزب کۆمەڵی ژێکاف بۆ کوردایەتی و هەستی ناسیۆنالیستی لە کوردستانی ئێرانە کە هەیە مەرهوونی ژێکافە هەر کەسێ هەر نەزەرێکی تری بێ بەلای منۆ هینی نییە من تێکچوونەکەی پاشەکشەیەک بوویدی بەڕاستی حقیقەتێک ئەم هەموو کادرە ئەهاتەوە بۆ کوردستانی ئێران وڵی هەد لە منتەقەی با نەبوو فەرسکە یەکێکی وەکو ئەوڵاخانی شەهیدی زۆر چاک ئەیزانی مەسەلەن ئەحمەد تەوفێق لە فلان ماڵە یا فلان کەس لە فلان ماڵە ئەیشی توانی بیکرێ بەڵام یارمەتی نەدایە هینی ناکەن مەگەر ئیتر زۆر مەجبور و ناچار بووە باش شەمامە قارداوێکە و جەماعەتێک ئەو ئاوای بەسەرات کە خۆت باس کرد جەماعەتێکی ڕۆشتن بۆ کوردستانی عێراقێ تۆ هیچ بیستوتەکەن زەبی حیوان نیشتمان ژمارە دەدەرکەن دوای ئەوەی نەبیستووەڵە نەدیوە نەبیستومە هیچ خەبەریان نەبوو ئەوانە کە چوونەوێت چ دەکەن دڵشاد و مەسەلەن سەبیحی و مەسەن کاک سەدیقی حەیدەری ماوەیەک ڕۆیشتواتەوە ناوەڵڵا مەگەر خزمێ دۆستێکی قەدیم بە 10 ساڵ دەفعێ ڕێی بکەوتایەت شتێکمان ببیستایە نەوەڵڵی ئەو ئێرتیباتە کە ئەبوو ببێ نەبوو پچکرا هەمووی دوای گیان هەمووی پچکرا داوای کە حکوومەتی مەرکەزیاتەوە ئەوەڵڵا چون سامەکەیش بوو ئەزیەتی خەڵکیشیانە کرد زۆم و زۆرەکە وا زۆری چەند نەبوو ئیتر زۆر کەم کەس ئەیوێرە ئەسڵن هینیش بەرە ناوبەرە بەڵام ئەوەی کە لە یەک ئەمین بوو ئەقەلەن بە یەکەوە بوون دڵسۆزیان بۆ یەک مابوو یارمەتی مادی و معنەوی یەکیان ئەدا ئەو خۆی شتێک بوو باشە مامەجان من گەلێک سپاسە دەکەم پرسیارێکی وام نەماوە بۆ خۆت ئەگەر شتێک پێ وایە لە بیر تۆ یا بیرەوەریەک یا جەمبەندێک ئەگەر پێ وایە لەسەر کۆمەڵی ژێکاف و دەورە ئەو دەورانەی کە منجەر بوو بۆی کە یەکەم کۆماری کوردستان دروست بێت شتێکی تایبەتی پێ بفەرموو دەنا گەلێک سپاس بۆ تۆ وڵاوی شایانی باس بێ ئەوەیە کە نسلی داهاتووی کورد نسلی ئیمڕۆی جوانی کورد هەوڵ بدەن ئەو یادگارانە هەڵبگرن لە موقعی خۆیان بتوانن ئیسیفادە لە موقعیت بکەن ئەگەر پێشەوا قازی محەممەد لەو موقعیەتە ئیسیفادەی نەکردایە وەلەو کانە بۆ ساڵێکیش بێ توانی ئاڵای کوردستان بە شەکاوەی ڕابگرێ کۆمارێک بە ناوی دەوڵەتی کوردستان دروست بکە با هەرچەندە بچووکیش بێ بەڵام ناوەکەی لە تاریخا هەیە ئەو تەسیرە ئەگەر ئیستێش کوردستانی عێراق بیان توانایە لە وەختی خۆیان ئەو هەلە ڕەخسا بیان توانێت ئاوا ئیسیفادەیەکیان بکردایە وەلەو کانەکەمیش بێ هیچتا هەر زۆر بێ من قەت ئەو قسەی ئەحمەدخانی سالارەم لەبیر ناچێت کە لە زیندان نابووین وەختە بانگیان کرد بۆ ئیعدام کە ئەیان برد بۆ ئیعدام بانگی کرد نوتی ئێمە بووین بە قوربانی کوردستان ئێوە ئەمێن گوێمە دەنێ کوڕە ڕۆژێک کەڵەشێری 1000 ساڵی مریشکی دێنێ ئێمەش با دەورەکەمان کەم بوو بەڵام ئەو 3-4 ساڵە کە نەفوزی حکوومەتی مەرکەزی لە کوریانە نەبوو کە کۆمەڵی ژێکاف تقریبا فعال بوو و ئەو ساڵە کە کۆماری کوردستان ئاڵای شەکاوە بوو بەڕاستی ژیانێک بوو قەت لەبیر ناچێتەوە وە قابلی تعریفیش نییە من تعریفی کوێی بکەم سەمیمیەت وەفاداری برایەتی یەکیەتی ناموسپەرستی دەست و دڵپاکی هەمووی بوو بەرەی ئیستێش خوا بکە ئینشاڵڵا بتوان لە هەلێکی وا ئیسیفادە بکەن و ببن کوردستانێک هەرچۆنێک بێ بە وجود بێ ئیتر جارێک چاو لە تەبەقاتی و
ئەمە سوسیالیستە و ئەوە کۆمونیستە و ئەوە فلان ئەو ئیسانە بۆ کوردستان جارێ زووە نیکەن کوردایەتیەکی پاک و تەمیز بکەن و شەرافەتمەندانە کۆمارێک پێک بێنن ئەو وەختە وەزعی دنیا چۆن بوو سوسیالیست بوو ئێمەش سوسیالیستین و سەرمایهداری بوو ئێمە سەرمایه